بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵ دەزانی کە ئەمڕۆژ بە یارمەتیاو کاران و بە کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێ بووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمانەوە بابەتانی کە بۆمان ئامادە کردوون بەدڵی هەموو لایەکتان بێت. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆشماندا سێ بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باس لە یاری تێنسەکەین کە بێگومان یاری تێنس مێژوویەکی دێرینی هەیە کە مێژووەکەی گەڕێتەوە بۆ سەدەکانی 16 و 17. بەڵام لە ساڵی 1860 بەدواوە لە ساڵی 1870کان بەدواوە لە وڵاتی بەریتانیا زیاتر گرنگی بەم جۆرە یاریە دراو یاخود پێشکەوتنی زیاتری بەخۆیەوە بینی و لە ساڵی 1926 یەکەم یەکێتی نێودەوڵەتی لەسەر ئاستی تۆپی سەرمێز دامەزراوە. بەڵام لە ساڵی 1960 یەکێتی تۆپی سەرمێز لە عێراقدا دانراوە کە بێگومان یاری تێنس دوو جۆری هەیە یاخود بە دوو شێوە دەکرێت. تۆپی سەرمێزی هەیە لە هەمان کاتا تۆپی سەرزەویش یاخود تێنسی سەرزەویشی هەیە و لە تێنسی سەرزەویەکەشا دەکرێت بە دوو جۆرانێ. تێنسی سەرزەوی یاخود بڵێ لە خۆڵە و لە هەمان کاتا لە چیمەنیشامە دوو جۆری هەیە. ئێمە جگەلەوەی کە بازە شێوازەکانی یاری تێنسەکەین باز لەوەش دەکەین کە ئایا یاری تێنس یاخود تۆپی سەرمێز لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لە چه ئاستێکدایەوە و پاڵەوانێتەکان لەسەر ئاستی عێراقدا کەی دەکرێت ئایا بەنیازن بەم نزیکانات هیچ پاڵەوانێتێک ئەنجام بدرێت یاخودنەوە ئاستی یاریزانانی کچان یاخود بەشداریکردنی کچان لەسەر ئەم یاریە چۆنە و لە چه ئاستێکدایە. دواتر یەکێکتر لەو بابەتانی کە گفتوگوی لەسەر دەکەین بازە گرفت و نەخۆشیە باوەکانی ناو منداڵان دەکەین کە بێگومان لە ئێستادا و لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و لە وەرزی هاویندا پەتای سکچون و ڕشانەوە زۆر دەبێت بە شێوەیەکی گشتی لە گەورە و لە منداڵیشە. بەڵام زیاتر ئێمە باز لە منداڵان دەکەین ئەو گرفتانە یاخود ئەو پەتای سکچون و ڕشانەوەی کە لە ناو مناڵاندا زیاتر بەربڵاو دەبێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. ئایا هۆکارێکی دیاریکراو هەیە کە پێویستەکە یاخود وە دەکات کە لە هاویندا لە وەرزی گەرمادا ئەم سکچون و ڕشانەوەی بڵاو بێتەوانێ. لە هەمان کادا باز لە شێوازەکانی چارەسەرەکەشی دەکەین کە بێگومان پەتای سکچون و ڕشانەوە کە لە ئێستشدا ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە ئەتوانین بڵێ نیشانەکانیان تا ڕادەیەک لە یەک دەچێت یاخود یەکێک لە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆناش دەگەڕێتەوە بۆ سکچون و ڕشانەوە. چی جیاوازیەک هەیە لە نێوان ئەم دوو نەخۆشیەدا یاخود ئەم دوو گرفتەدا کە دواتر پزیشکێکی پسپۆڕی مناڵان لەگەڵمان دەبێت و باز لە گرفتەکانی تایبەت بە مناڵان دەکەین و بە تایبەت سکچون و ڕشانەوە. یەکێکتر لەو تۆرانی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین و من میوانەکەم ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە باز لە سیفاتی لە خۆبایی بوون دەکەین لە ناو مرۆڤدا. بێگومان هەریەک لە ئێمە لە ژیانیدا یاخود بە درێژایی ژیانی ئەگەر بۆ جارێکیش بێت ڕەنگە بەرکەوتنی هەبوو بێت لەگەڵ کەسێکی لە خۆباییدا یاخود ڕوبەڕووی کەسێکی لە خۆبایی بۆتەوە. بەڵام ئایا تێڕوانینی ئێمە بۆ ئەو کەسە لە خۆباییە چۆن بوو لە هەمان کاتدا تێڕوانینی ئەو کەسە لە خۆباییە بۆ دەوروبەرەکەی چۆن دەبێت. ئەمە بابەتێکە کە ئێمە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین. ڕەنگە زۆر جار ئێمە کە کەسێکمان بینی بێت لە دوورەوە بەبێ ئەوەی هیچ بەرکەوتنێکمان هەبوو بێ لەگەڵیا یاخود بیناسی لە نزیکەوانە شارەزای تەبیعەت و یاخود سیفاتەکانی بین هەر لە خۆمانانە بڕیار لەسەر ئەوە دەدەین کەم کەسە کەسێکی لە خۆباییە. بەڵام دوێ ئەوەی کە لە نزیکەوەی ناسیت و بەرکەوتنە لەگەڵیدا دەبێت بۆ چوونەکە پێچەوانە دەبێتەوە. هۆکاری ئەم لە خۆبایی بوونە بۆچی دەگەڕێتەوانێ. ئایا ئەگەر کەسێک لە خۆبایی بێت دەتوانێت خۆی چارەسەر بکات یاخود ئەکرێت کەسێک لە خۆبایی بێت و کەسەکە خۆی هەست بە خۆی نەکات بەڵام دەوروبەرەکەی هەستی پێ بکەن و پێی بڵێن. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری د.قادر حسێنمان کردو کە بەڕێزیان سپۆڕی دەرونی دکتۆر گیان سڵاو لێبێ و سواس بۆ ئامادەبوونت زۆر بەخێربێت. سڵاو لە جەنابدە و سڵاو لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر سەرەتا بە شێوەیەکی زانستیانە خۆت باز لە خۆبایی بوون بکەین بزانین پێناسییا خو ناساندنێک بۆ لە خۆبایی بوون پێ بزانین چییە؟ بەڵێ بەسەبارەت بە لە خۆبایی بوون بریتە لە مبالغەکردن یا زیادەڕۆیکردن لە هەڵسەنگاندن و تەقدیری یەکێک لەو سیفەتانەی کە ئینسان هێتی لەسەر ئەساسێکی نامەنتقی. مەسەرەن کەسێک کە شێو شکلی لەشی یاخود کەسێک کە عشیرەتەکەی مرکزی کۆمەڵایەتی کەسێک کە زیرەکێکەکەی کەسێک کە مەسەرەن حتا مۆدێلی سیارەکەی باشە شێوازی قژی وەکوتم تەشکیلەی لەشی کاتێککە مبالغەکە لە هەڵسەنگاندن و تەقدیرکردنی یەکێک لەو سیفەتانەیە کە سیفەتی دەرونیە سیفەتی جسمی
جەستەی یا سفەتی کۆمەڵایەتی پێوتێ هەنێ جار ئەم مبالەغەکردنە حد و سنووری ئاسایی خۆی تێپەڕێنێت و ئەو ئەساسەی کە تەقدیرەکەی لەسەرکات و هەڵسەنگاندنەکەی لەسەرکات ئەساسێکی غەڵەتە بێت لەسەر بنەمایە لە خۆبایی بوون یاخودەوەی کە غروری پێوترێ لا ئینسان دروستە بێت. بەڵێ باشە دکتۆر هیچ تایبەتمەندی یاخود شێوازی دەستنیشانکردنی کەسێکی لە خۆبایی چییە؟ چۆن ئێمە بزانین کە کەسێک لە خۆباییە؟ هیچ تایبەتمەندی یاخود هیچ صفاتێک لەو کەسە هەیە کە ئێمە بتوانین دەستنیشانیکەین؟ ئەزانی خۆی ئەگەر ئێمە بچینە سەر مەسەلەی نیشانەکانیا ئەو سیفەتانی کە لای کەسێکی لە خۆبایی هەیە توانین هەر لەگەڵ تقریبا دەرەنجامەکانە تێکەڵچێشێک دروستکەین ئەو دەرەنجامانە چین کە لە خۆ چونکە دەرەنجام لە نەتیجیا لەسەر سلوک و ڕفتاری ئینسان دەرەکەوێت و ئێمە لێەوە ئەتوانین تەقدیریەوە بکەین ئەم کەسە کەسێکی ئاسایی یا کە ئەو سفەتێکی ئێسەواسێکن کەسێکی لە خۆبایی یەکێک لەو سیفەتانەی کە لە کەسی لە خۆباییە هەیە طبعاً ئەمە گەورەترین سفەتیانە گەورەترین سفەتی کەسی لە خۆبایی ئەوەیە کە کەسانی تری پێسووکە ینی ئەو معیارەی کە بۆ خۆی هەیەی ئەو پێوەرەی کە بۆ خۆی هەیەی پێوەرێکی زۆر قورسە پێوەرێکی زۆر سەنگینە لە مقابلە بە چاوێکی سووک سەیری ئەوانی کاکە و هەر لەسەر ئەساسی ئەوەیە زۆر جار کەسی لە خۆبایی بە کێشەی لێرەوە کێشەی لەگەڵ نەگونجان یعنی صفەتی یەکەمی کەسی لە خۆبایی ئەوەیە کە کەسانی کەی پێستووکە صفەتی دووهەمیان کە لە دەرەنجامی ئەمە دروستە بێت بریتە لەوەی کە ئەم ئینسانە زۆر جار ناتوانێت لەگەڵ کەسانی کەیە هەڵکات ینی ممکن نییە بۆ نمونە ئەم لە مەرکەزێکی کۆمەڵایەتیە ئەم سەر بە فلان عەشیرەتە ئەم قۆزە جوانە چوزانم ئەم زیرەکە چۆن ئەبێت ڕەفاقەت و هەڵسوکە لەگەڵ ئەو کەسانە بکات کە لە خۆی کەمتر زیرەکەن باشە کە چۆن ئەبێت ڕەفاقەت و هەڵسوکە لەگەڵ ئەو کەسانە بکات کە شکڵ و شێوەیان وەکو ئەو نییە بەڵکە لە تێڕوانینی ئەوانی تراوەکو ئەم حسابیان بۆ ناکرێت لەبەرەوە یەکێک لە نیشانەکانیان بە سوکسەیرکردنی ئەوانی ترەوە یەکێکیگە لە نیشانەکانیان وەکوتم نەتوانینی گونجانە لەگەڵ ئەوانی کەیە یەکێکیگە لە نیشانەکانیان ئەوەیە کە عادەتەن ئەبوو کەسانی کە لە خۆباین یەکێک لەو گرفتانی کە بۆیان دروستە بێت بە ئەو کێشانی کە لەگەڵ کەسانی دەوروبەرا بۆیان دروستە بێت ئەوەیە کە مەعایری یا ئەوەی کە پێوەری واقعی پێوت پێوەری واقعیان بۆ شتەکان نامێنێت و تەرچی زیاتر لەسەر یەک سفەتەکەن مەسەرەن بۆ نمونە ئینسان بریتە لە کۆمەڵە شلدەکاتە بریتە لە لایانی جەستەیی بریتە لە لایانی دەرونی بریتە لە لایانی کۆمەڵاتی و حتا لایانی ڕەوشتیش ئەم ئینسانە عادەتەن ئەگەر دیقەتیان بێ ئەم مرۆڤانی کە کەسانی لە خۆباییان پێوتێ عادەتەن زیاتر تەرچیز لە یەک سفەتەکەنەوە کە سفەتێکی ئیجابیە لای خۆیان وەکو پێشووتریش ئاماژەم بۆ کرد زیاتر جەختی لەکەنەوە مەسەرەن تۆ باسی هەچیشی لاکەیەوەی باتەوە سەر جوانی باسی هەچیشی لاکەی بێتەوە سەر مۆدێلی سیارە باسی هەچیشی لاکەی دەیباتەوە سەر لە نەتیجیا گرێتەوە بۆ سیفەتەیە کە مایی لە خۆبایی بوونە لای ئەو کەواتە محوەری تەرچیز لای ئەو کەسانە بریتە لەوەی کە بریتە لە ئیبراز پێکردن و دەرخستنی سفەتێک کە وەکوتم ئەبێت بە ئەساس بۆ لە خۆبایی بوونی ئەو کەساییچێکیگە لەو سفەتانی کە هەیەە ئەمانە ئەوانە عادەتەن جاری وایە کەسانی سادین ینی کەسانی سادی بۆ مانایە وەکوتم ئەمە یەکێکە لە دەرەنجامەکانی لە خۆبایی بوون لە هەمان کاتامە لە سفەتی هەنێک لەو کەسانە بین ئەیبینین کە لە خۆباین سادی بوون بریتە لەوەی کە ئەوێت لە ڕێگەی ئیبراز پێکردنی ئەو سیفەتەوە ئازاری ئەوانی تربات مەسەرەن ئەو نە بە خۆیان هەڵێ چێشی لێبینی بالفعل ئەم ئازاردانە ئەگاتە ئاسی ئەو یەکو جەنابە دووتر هەر خۆی سادیە ماناکەی ئەوەیە ئەم ئازاردە ئەم باسکردنە خۆی لە خۆیان ئەبێتە چەشێکە بێتە وەسیلەیەک بۆ ئازاردانی ئەوانی تریتر مەسەرەن ئەو هەسەکات ئەم ئەگەر عەفوەن کەسەکە هەسەکات کەسی لە خۆبایی ئەگەر ئەم زۆر باسی جوانیا خودوەکو پێشووتر وتم پارەی خۆی بکات کەسانی کە ئازارە چێژن ئیتر لێرەوە ئەم ئینسانە ئەم ئەماکات بۆ وەسیلەیەک بۆ ئازاردانی تروە ئەیکا بە ئەمرازێک بۆ ئازاردان و بۆ سوکایەتیکردن دکتۆر هەندێک کەس هەیە کە خۆی بڵێ کەسەکە هیچ گیانێکی هاوکاریتیان نییە بەرامبەر بە دەوروبەرەکەی بەڵام لە کاتی پێویستە کە خۆی پێویستی بە شتێکە بێ پێویستی بە بابەتێکە بێ ئارەزوی ئەوە کە هەموو دەوروبەرەکەی هاوکاری ئەمکەن ئەمە ئەچێتە بابەتی لە خۆبایی بوونەوە ئەمە من ناڵم بێویستم باسی یەکێکی گەل و سیفەتانی کە هەیەە هەر وەکو دەرەنجامی شەکێتەوە ئەوەیە کە عادەدەن لای ئەم جۆرە مرۆڤانە کۆمەڵێک سفەتی ئیجابی هەیە بە تایبەتی ئەو سفەتی کاکە ئەو سیفەتانی کە ئەکەونە چوارچێوەی علاقاتی ئینسانی و لای ئەمانە کەمەکات مەسەن یەکێک لەو لە شوێنەکە ئینسانێک پێویستی بە یارمەتی عادەتەن ئەو کەسانی کە غروریان هەیە ڕۆحی هاوسۆزیانەوەی کە تەعاتوف و هاوسۆزی پێوترێت لەگەڵ کەسانی تراوە خەڵکی کە بەزەی بەو کەسایەتەوە کە کێشەکەی توش بووە کە تووشی فەقیری بووە کە تووشی دەردێ بوو کە تووشی نەقسێکی جەسەدی بووە باشە ئەم
بە پێچەوانەوە سیرەکەی ئەو هاوسۆزیە لای ئەم نییە یعنی جانی هاریکاری لای ئەم کەسانە کەمەکەن باشە کەسانی کە پێویستیان بە هاریکاری ئەم لە ئەوان لەچوو ئەم لە مەرتەبەیەک ئەو لە مەرتەبەیەکی تر ممکن نییە ئەم کەسێک لە خۆی بەرزتر نەبێت و لە خۆی جوانتر نەبێت و لە خۆی خۆسر نەبێت و لە خۆی بەناوبانگتر نەبێت بتوانێت یارمەتیبان لەبەرەوە یەکێکی کە لەو سفەتانی کە هەیە ئەمانە وەکو جەناب دووتو کەم بوونەوەی ئەو سیفەتە دەرونیانەیە لا ئینسان کە سیفەتی هاوسۆزیان پێوترێ کە سیفەتی هاریکاریان پێوترێ بەڵێ باشە دکتۆر بەڕێز ئاماژت بۆ کە ئەو کەسانی کە لە خۆباین کەمترە توانن خۆیان بگونجێنن لەگەڵ دەوروبەرەکەیانە باشە ئەگەر دوو کەسی لە خۆبایی یەک بگرن شتی وا ڕوئەیات وڵی بەیانی بە دوو کەسی لە خۆبایی بە کابراکە لەگەڵ کەسێکی ئاساییە یا لەگەڵ کەسێکە کە ئەو بە ئاعتیباری ئەو بە نەزەری ئەو بە پێوەری ئەو لە خۆی کەمتر بێت نەتوانێت هەڵکا لەگەڵ کەسێکە بە تایبەتی ئەگەر هەمان سیفەت هەبێت بۆ نمونە جوان لەگەڵ جوانە دەوڵەمەند لەگەڵ دەوڵەمەنە ئەگەر دەوڵەمەنێکی مەغرورە بێت ممکن نییە بتوانێت هەڵکا لەگەڵ یعنی ئەگەر لەگەڵ کەسی ئاسایی هەڵنەکە لەگەڵ دەوڵەمەنەکانی گە هەر هەڵناکات وەکوتم جوانیان قۆزێکە لەگەڵ کەسێکی ئاسایی هەڵنەکە لەگەڵ قۆزێکی گا ممکن نیە مەجلیسێکی ئاویتا بێت لەواچی جێ ئەمیتیان نبێتەوە کەسی لە خۆبایی خۆی هەست بە خۆی ئەکا دکتۆر یاخود دەوروبەرەکەی دەستنیشانی ئەواکەن یاخود پێی ئەڵێن تۆ کەسێکی لە خۆباییت ئەکرێت کەسێک لە خۆبایی بە خۆی هەست بە خۆی بکات بەڵێ کەسی لە خۆبایی وەکوتم لە هەنێ حاڵەتا بڵێ کەسی لە خۆبایی جاری وایە خۆی هەستەکات کە کەسێکی مەغرورە بە تایبەت ئەو جۆرەی کە ئێمە باسمان کە جۆری سادی پێوتێ کەسی ئەو کەسانی کە مەغرورن بۆ مەغروریەکان بەکارێنن بۆ ئازاردانی ئەوانی باشە بۆ با بڵین بە سیرکردنی ئەوانی تر ئەم جۆرە لە شخصیەت و لە کەسێتی ئەتوانین بڵێن ئەم جۆرە لە غرور ئەکرێت کەسەکە خۆی هەستی پێ بکات چونکە هەر لە ئەسڵا هەدەفەکەی هەدەفی ئەو غرورە خۆی لە خۆیان ئەمە لێرەیە وەسیلەیەکە بۆ ئازاردانی ئەوانی تر بەڵام جۆری ترمان هەیە مەسەرەن ئێمە جۆرێک لە غرورمان هەیە پەیوەندی بە کەسێتی نەرجسیەوە هەیە ئەو کەسانی کە کەسانی نەرجسیە کەسانی نارسیزیان پێوترێت و کەسانی بە کوردەکەی خۆمان ئانانیان پێ و خۆپەرسیان پێوتری ئەم کەسانە جاری وایە یا لە زۆربەی حاڵەتەکانە کەسانی با بڵێن لە خۆباین بەڵام دەرێک بە خۆیان ناکرد باشە ئەو کەسانی کە تووشی میگالۆمانیا یاخود داولعەزەمە بوون خۆ بە گەورەزانین ئەوانی کە پارانۆیان هەیە خەڵکانی کە بە سوک سەیرەکەنەوە خۆیان بە شتێکی قەبە گەورە ئەم کەسانە ممکن نییە هەست بە خۆیان کەن یعنی ئەو سیفەتانی کە تیانە ئەو سیفەتی کە تیانە و سیفەتی غروری پێوتێ و سیفەتی غرور یەکێکە لە سیفەتەکانی هەم کەسی سادی و هەم کەسی نەرگسی و هەم کەسی ئەو کەسانی کە داولعەزەمیان هەیە وەکوتم لە کەسە سادیەکانە لەواچێت کەسەکە خۆی هەستی پێ بکات و هەستەکاتە خۆی لە خۆباییە بەڵام کە باستێکی لە جۆرەکانی لە خۆبایی ئەمانە سیفەتی مەسەن ئێمە کەسێتیمان هەیە کەسێتی سادی پێوترێ کەسی سادی یەکێک لە سیفەتەکانی بریتە لە غرور یەکێک لە سیفەتەکانی بریتە لە خۆبایی بوون ئەم کەسانە ئەکرێت وەکوتم ئەگەر کەسەکە کەسێکی سادی بێ و سیفەتی غروری هەبێت خۆی لە خۆیان دەرەک بەوا کات کە هەر لە ئەسڵا و سیفەتی کە تیاتی غروری پێوترێت باشە لە خۆبایی بوونی پێوترێت بەڵام دوو جۆرەکەی تریان لەواچێت مەسەرەن بە کەسی ئەنانی هەر لە ئەسڵا خۆی دەرەک بەوە ناکات کە چونکە کەسانی ئەنانیەشێک لە کێشەکانیان کەسێتی ئەنانیەشێک لە کێشەکانی ئەوەیە ئەو ئینسانە بە خۆیان ڕۆچێت و کەسانی کە فەرامۆشەکان لێرەوە دەرەک بەوە ناکات ئەوەی کە لای خۆیەتی سیفەتێکی سلبی و سیفەتێکی با بڵێن خراپە و یەکێک لەو سیفەتانی کە لای ئینسانان دەرەکەم سیفەتی لە خۆبایی بوونە لەبەرەوە ئەم جۆرە ئینسانان ئەم جۆرە مرۆڤانە زۆر جار مەغرورن یا لە خۆباین بەڵام دەرەک بەوە ناکەن کە لە خۆبایی باشە دکتۆر لە خۆبایی بوون هیچ ڕێژەیەکی هەیە یاخود ئەکرێ بڵێن کەسێک کەمێک لە خۆباییە کەسێک زۆر لە خۆباییە ڕەنگە ڕۆژانە زۆر گوێبیستیەوە بین کە بەیەکێکە وڵات زۆر لە خۆی باییە ئەکرێ ڕێژەیەک بۆ ئەوە دابزانی تەوان لە خۆبایی بوون تێکەڵ بە زۆر مەسایلی ترە بێ وەڵە لە خۆبایی بوون دەرەجەی هەیە بەڵام ئێمە ئەگەر بڵین لە خۆبایی بوون ئایا ئێمە هەنێ سفەتی ئێستا بۆ نمونە شەرم تر زمانە حاڵەت دۆخێکی طەبیعیان هەیە و دۆخێکی ناتەبیعی و سروشتیان هەیە بەڵام بەڕاستی لە خۆبایی بوون ئەگەر نەچبێتە ئاستی نەخۆشی خۆی لە خۆیان کێشەی دەرونیە گرفتی دەرونیە لەبەرەوە لە خۆبایی بوون بەڵە دەرەجەی هەیە لە خۆبایی بوون بەڵە پلەی هەیە ئێمە ناڵم لە خۆبایی بوون لە هەموو حاڵەتێکە صفەتێکی سلبی ئینسانە ئیتر ئەگەر چوو بێتە دۆخی نەخۆشیەوە ئەگەر چوو بێتە دۆخی نەخۆشی بسمەوەیەکە ئیستیمرارەتی وەرگرتی بێ ئینسانەکە بەردەوام دەست و پەنجەی لەگەڵا نەرم کات لەبەرەوە لە مەسەلەی لە خۆبایی بوون ئێمە دۆخی طەبیعی لە خۆبایی بوونمان نییە ئەوەی کە هەمانە ئێمە شتێکمان هەیە متمانە بە خۆبوونی پێوتێت لە تعریفەکە لە پێناسەکە وتمان
لە خۆبایی بوون بریتە لە مبالغەکردن لە هەڵسەنگاندنی ئەو توانانەی کە ئینسان ئەو سیفەتانەی کە ئینسان هەیە. هەرویستم پرسیار لەسەرەوەش کەم جیاوازی نێوان باوەڕ بە خۆبوون لەگەڵ لە خۆبایی بەڵێ عەفەن مەسەلەی لە خۆبایی بوون لەگەڵ ئەوەی کە قبوڵی ذاتی پێوترە لە دەروون ناسیە تا قبولی ذاتی پێوترێت باشە جیاوازیان لە بینی سقا یا متمانەیە جیاوازی لە بینی ئەوانە هەیە لە مەسەلەی سقەیە لە مەسەلەی تەقبولی ذاتە ئینسانەکان خۆیان چۆن ئاوا خۆیان هەڵەسەنجێن لە هەمان کاتە ئەوەی ئەو هەڵسەنگاندنەی ئەوان یەکەم مبالغەیتیان نیە دووهەمیان با بڵێن وەک چەک بەکاری نایەن بەرامبەر بەوانی تر ئەوەی کە باسێکن مەسەرەن کابرا حەیا لە ساڵی کەسێکی زیرەکە باشە بەقەدەر ئەوە باسی زیرەکی خۆیەکە کە تیا موجود عالمە بەخۆی ئەڵێ عالم وە حەقی خۆشێتی بەخۆی بڵێ عالم بەڵام ئەگەر ئەم عالم بوو لەسەر و ئەو عیلمەی کە پێوێتی یا زیادەڕەوی کرد لە نیسبە لە ڕێژەی و عیلمەی کە پێوێتی و لەوەیە کە ڕێژەی عالمەکەی لەکوایە ئەم کە فەنانێکی مەوهوبە فەنانێکی بەتوانایە ئەیتر جاری وایە هەر مەوهبە خۆی لە خۆیان چێکە لە هۆکارەکانی غڕور لای ئینسان ئەگەر تێگەیشتن لەو مەوهبەیە لەو توانایە لەو ئیمکانیەتە باشە لە ڕۆڵبینینە لە تەمسیلە لە چوزانم لە مۆسیقایە لە جێی خۆیان بوو بەقەدەر ئەو بکە لە ئینسانەکەیە هەیە ناکرێت کاکە تۆ بتۆڤن بێدۆک و مۆسیقارێکی ئاسایی خۆی بناسێنێت هەرموو چ نییە لەواشێتەوە ببێتە سەبەب بۆی کە تااقەتوانەی لە شوێنێکا بۆسێ لە ئاسێکا بۆسێ لەبەرەوە ئەگەر هاتوو ئەساسی ئەو سیفەتەی کە ئینسانەکە پیشانی خەڵکیدا ئیتر ئەگەر خۆی دەرچی پێ بکاتیا دەوروبەر پێی بڵێن ئەساسێکی واقعی هەبوو لە واقعەوە بوو ناکرێت ئەمە ببێتە مای غرور بەڵکو ئەگەر ئەو ئینسانە باسی خۆشی بکات لەو شوێنە ئەو باسکردنە ئەچێتە بابی متمانە بە خۆبوونەوە بابی سقە بە خۆبوونەوە باشە بەڵام ئەگەر هاتووە کووتم زیادەڕەوی کرد لە باسکردنی خۆیان و لە هەڵنانی خۆیان و لە فوکردن بە خۆیان ئەوە ئەچێتە بابی کەواتە هەر باوەڕ بە خۆبوونەوەکەی ئەگەر زیاد لە پێویست بۆ ئەچێتە بابەتی ئەگەر لە قاڵبی خۆی چووە دەرەوە باوەڕ بەخۆ ئەخردا جاکە لە خۆی مشکلەکە ئەوەیە کە تا لە شوێنی خۆیان بێت سقە بە خۆبوونی پێوترێ متمانە بە خۆبوونی پێوترێ بەڵام کە لە حەدی خۆی تەجاوازی کرد ئەچێتە بابی صفەتە سلبیەکەەوە کە غڕوری پێوە دەست خۆش دکتۆر باشە ئەگەر وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کە وتە جوانی و سەرمایە و ناوبانگ و ئەوانە جگە لەوانە هیچ هۆکارێکی تر هەیە بۆی کە ئەم کەسە وا بکە کەسێکی لە خۆبایی بێت هۆکاری کەلتوریمان هەیە ئێمە لە هەنێک کۆمەڵگایە مەسەرەن بۆ نمونە کەسێک کە تۆزێک بە شێوەیەکەی تر لە هەرێک لەو سفەتانەیە کە باسمان کرد جاری وایە هۆکاری کۆمەڵایەتی مەسەن بۆ نمونە لە مەسەلەی تعاسوبە ئەزانی تەسەور کە ئەساسی زۆربەی زۆری ئەو تعاسوبانی کە هەن لەسەر ئەساسی نەتەوە لەسەر ئەساسی خێڵ لەسەر ئەساسی دین و مەذهب و لەسەر ئەساسی ڕەنگی پێست ئەساسەکەی لە خۆبایی بوونە یعنی لە شەیطانەوە بیگرە کە کاتی خۆی بەهۆی پێکا ئەوە بووتی من لە ئاگر دروستکراوم و ئینسان لە قڕ دروستکراوە لەیەوە کە هاتووە کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک صفەت هەن ئەکرێت عەفوەن پرسیارەکەی جەنابەت هۆکارەکان بەبەستوتم ئەگەر مەسەلەی هۆکارەکان ئەوکوتم جاری وایە هۆکارمان هەیە ئەکرێت پەیوەندی بە ڕەنجی پێستەوە هەبێت بە نەتەوە هەبێت بە مەبەسم لە هۆکارە کەلتوریەکانە لە چوارچێی هۆکارە کەلتوریەکانە کۆمەڵێک هۆکارمان هەیە کەسێک بۆ نمونە لە کەلتورێکی دیاریکراوە ڕەنگی سپی مەرغوبە ڕەنگی پێستی سپی مەرغوبە لە کەلتورێکی دیاریکراوە ئەڵمانەکان کاتی خۆی یەکێک لەو دراسانی لە دو حربی عالەمی یەکەم کە کراوە یەکێک لە هۆکارەکانی ئەو با بڵێن توانایی هێتر کە توانی خەڵکی ئەڵمانیا بباتە ناو شەڕێکەوە تێکەڵ بە شەڕێکی ماڵوانەکەیان کە ئەو بۆ کە ئەمانە شتێک لە غروریان هەبوو سەبارەت بە ڕەگەزی خۆیان بەوەی کە لە ڕەگەزێکی دیاریکراوە هاتون کە ڕەگەزی ئاری پێوتێت لە ناو ڕەگەزی ئاریشە ئەمان لە پاڵەفتەکەین کە ئەڵمانەکان لە پاڵەفتەکەین کەواتە هۆکاری کەلتوری زۆر جار ئەبێت ئیتر ئەگەر وەکوتم هۆکارە کەلتورەکە پەیوەندی بە نەتەوە هەبێت پەیوەندی بە قەبیلە و خێڵەوە هەبێت پەیوەندی بە دینەوە هەبێت پەیوەندی بە مەزەبەوە هەبێت یاخود پەیوەندی بە ڕەنجی پێسەوە هەبێت هەمویان ئەکرێت ئەگەر پەلەم لێ نەکەین ئێستا وەلەو ئەمە ناکرێت بڵێن هۆکاریی ڕاستە خۆ بەس ئەکرێت ئینسان سۆشیال میدیا لە ڕۆژگاری ئەمڕۆیەکێکە لەو وەسیلانەی کە ئینسان پاڵەنێ بۆ ئەوەی هەنێجار تووشی غرور بێت کابراایەک ڕسمیی خۆی دانێ سێ دەکات
لە پاش 3 ساعت 1500 لایکی وادوو باشە ئیتر لە یا مەسەرەن تووشی غرورە بوتارێکە نووسێت باشە مەشهدێک شتێک بڵاوکاتەوە کە پەیوەندی بە خۆیەوە هەیە باشە ماشەڵای لەکەن وەکوتم دەسەکەن بە لایک و کۆمنت ئەم لایک و کۆمنتانە بۆی هێکەواتە تۆ ئەگەر سۆشیال میدیا هۆکارێکی ڕاستە و خۆش نەبێ بۆ نمونە هۆکاریی ڕاست و خۆش نەبێ بۆی کە بە شێوەیەکی ناڕاستەوە جاری وایە بێتە سەبەب بۆ بێتە هۆکار بۆ ئەوەی کە وا لە ئینسان بکات تووشی غرور بکات مەسەلەی فوتێکردنی دەوروبەر چەقڵە بۆ لێدانی دەوروبەر باشە هەرچنە چوارچێوی هۆکارە کەلتوریەکانەوە مەسەرەن کۆمەڵگەیەکی دیاریکراوە کەسێک بەهۆی بنەماڵەکەیەوە کەسێک بەهۆی جوانەکەیەوە کەسێک بەهۆی سەرۆت و سامانەکەیەوە کەسێک بەهۆی قدرەت و توانایە یا تاقەیەکی خارقەوە کە هەیەی لە ڕادەبەدەرەوە کە هەیەی فترێکی دیاریکراوە چەقڵی بۆ لێدرە دوای سێرەکەن کابرا چۆتە شوێنێک بەهۆی غرورەوە بەهۆی لەخۆبایی بوونەوە چۆتە شوێنێکەوە هێز نیە بێنێتە خوارەوە لەبەرەوە ئەکرێت هەرێک لەو سفەتانی کە باسمان کە یا عەفوەن هەرێک لەو هۆکارانی کە باسمان کرد بۆ هۆکار بۆ ئەوەی کە ئینسان تووشی غرور باشە دکتۆر لە ناو عایلەیەکە ئەکرێت لە خۆبایی بوون بۆ ماوەی بێت نەمبیستوە ئینسان جینێکە بێت کرۆمۆسۆمێکە بێت یا لە کرۆمۆسۆمی ئینسانە ئەوە شێرا بێت یا جینێکە بێت بۆ هێڵەکە بێت بەرپرس بێت لەوەی کە مەسەلەی غرور لە عایلەیەکی دیاریکراوە بگەڕێتەوە ئەساسەکەی بگەڕێتەوە بۆ ماوە بەڵام ئەکرێت سەقافەتی عایلە دروست چونکە سەقافەت تەنها ئەو نییە کە لە کۆمەلگایە گوزەرێت لەواشێت جوان نەبێ هەن بەسمە لەم کۆمەلگای خۆمانە خەڵک هەبووە ژنی نییەوە بە دەرەوەی خۆی مەسەرەن لە چوارچێویی دیاریکراوە مانتقەیەکی دیاریکراوە و ئەوانەی کە پێگەیەکی دیاریکراویان هەبوو بە ناویان نەڵێ ئەمە کاتێک وەکو کەلتور لە سەقافەتی ئەو خێزانەیە ئاچێنرێتکە لە ئاساسەوە کە لە دایکە بێت تۆ ڕەفیقی مناڵانی گەڕەگنیت مەسەرەن وەکوتم پێی ئەڵەن دینەکە داوای پێ دەڵێن مەزەبەت پێڵەن پێگەی کۆمەڵایەتەکە داوای بەتایبەتەوەی کە حسابی بۆکرێ پێگەی کۆمەڵایەتیە کەواتە تۆ وەکو وراسی کۆمەڵایەتی ئەکرێت وراسی کۆمەڵاتی بەسمانەوەی کە خێزانێکی دیاریکە و هەستێ بە گواستنەوەی سفەتێک لە گەورەکانەوە بۆ مناڵەکانی وەیەکێک لەو سفەتانە ئەکرێت سفەتی غرور بێ بەس وەک ئەوەی کە ئەچێتە چوارچێوی وراسی بۆ بایۆلۆژی وەشتیوە بایۆلۆژی نییە دکتۆر هەروەکو لە پێشێکەکەش باسم کە زۆر جارێ ئێمە کە کەسێکە بینین دوورا و دوور بەبێ ئەوەی کە بەرکەوتنمان هەبێ لەگەڵیا بەبێ کە لە نزیکەوە بیناسین بزانین چۆنە ئێمە هەر لە خۆمانەوانێ ئەڵێن وەڵا فلانە کەس زۆر لە خۆباییە ئەم حکومە درێ بەسەر و کەسەیە بەڵام کاتێکە لە نزیکەوەی ناسی و بەرکەوتنە بێ لەگەڵیا بۆ چوونەکە پێچەوە نابێتەوە ئەکرێت کەسێک لە خۆبایی نەبێ بەڵام دەوروبەر بە لە خۆبایی ببینێت جاری وایە هەر لە جاری وایە بێدەنگی ئینسان واکات یا خەڵکێ حەزەکات چوارچێوی عیلاقاتی لەگەڵەوانی کە لە ئاستێکی دیاریکراوە بێت مەسەرەن زۆر تێکەڵ خۆی هیچێک لەو شتانەی کە ئێمە بەخۆیەوە ئەتوانین ناخی کەسانی تر بخوێنەوە توانین کەسێتی ئەوانی تر بخوێنەوە مەسەلەی تێکەڵبوون ئەیتر تۆ لە ڕێگەی تێکەڵبوونەوە زۆر جار دەتوانی بزانی بەرامبەرەکەت بای چەنە بەرامبەرەکەت چ سفەتێکی ئیجابی و چ سفەتێکی سلبی هەیە ئەوەی کە جەناب تەڵی بەڵێ باوەی کە لە نەزەری یەکەم و کاتێکە تۆ ئینسانێکە بینی لەواشی هەر لە ئاسا ئینسانێکی مەغرور نەبێ بەڵام خۆی زۆر تااقەتی ئەوی نەبێت خۆی باتە دەزەوانی تر بکرێتەوە لەگەڵ ئەوانی کە باشە قسەیان لەگەڵا بکات مەجلیس گەرم کات دەواچە لەم بابەکە یا هەر لە ئەسا دەواچە دەو ئینسانە خۆی لە خۆیان کەسێکی گۆشەگیر بێ و هەندێک جار بە پێچوانەوە هەندێک جار ئێمە کەسێک لە ئەسا شعور بە نەقسەکات یعنی لەبەر نەقسێک تێکەڵ بۆوانی تر نابێ ئێمە تەسەورەکەین کە ئەو وا حسابەکات خۆی لە شوێنێکی تر لەبەرەوە ئەکرێت کەسێک کاتێکە لە بەرامبەر ئێمە خۆمان بە کەسێکی مەغرور ێزانین بە کەسێکی لە خۆبایی زانین کۆمەڵە سفەتی تر دوای لێکرد دەبێت کە ئێمە ئەو سفەتەی بەسەرا ببڕین ئەو سفەتانە ژۆکوتم لە ئەساڵەوە چێ دەو کەسە عزلەی کۆمەڵایەتی هەبێت لە ئەساڵەوە چێ دەو کەسە حەز بە شتێک لە هەدوو بکات و زۆر تێکەڵبوانی تر نەبێت بەهۆی دیاریکراوی علاقاتی اجتماعیەوە بێت وەکو باسیشم کە لەواتێت بەهۆی ئەوە بێت کە ئەو نەقسێکی هەیە کەم کوڕێکی هێناوی بیاتە دەزەوانی تر و لایوانی کە دەکرێت لەبەر داپۆشینی ئەو نەقسە ئەم دووری گرتووە لە من و تۆ لای خۆمانەوە حسابمان بۆ کردو کەسێکی لە خۆبایی و ناوێت تێکەڵ بەڵێ دکتۆر لە درێژایی وتەکان تا باست لەوە کرد کە کاریگەریەکان چۆنە بەس پێم خۆش ئێستا جەخت بخێنەوە سەر ئەوەی کاریگەری لە خۆبایی بوون لەسەر تاک خۆی لەسەر کەسەکە خۆی چی دەبێت و لە هەمان کادا لەسەر کۆمەلگا و لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان چی دەبێت گەزانی ئێمە لە چوارچێوی قسەکانمانە باسمان کوتمان بەڵێ خراپترین کاریگەری خراپی یا دەرەنجام تەبەن دەرەنجامی غرور دەرەنجامی باشی نییە
لە خۆبایی بوون دەرەنجامی باشی نییە وکوتم مەسەلەی سەی قەومتمانە بە خۆبوون ئەمە شتێکە و ئەچێتە چوارچێویی علمی و مەوزوعیەوە ئینسان ئیسفادەی لێکا بەڵام ئەوەی کە پێی وترا غرور و لە خۆبایی بوون دەرەنجامی باشی نییە دەرەنجامە خراپەکانی ئەوەی کە باسمان کوتمان یەکەمەوەی کە خەڵکانی کەی لاسوکە بێت دووهەمیانەوەیە کە ناتوانێت لەگەڵ کەسانی ترا هەڵکات سێهەمیانەوە لە هەمووی خراپترەوەیە کە کۆمەڵێک مەعایر و پێوەری نامەنتەقی و نامۆزوعی لای خۆی دروستەکات بۆ پێوانی ئەوانی تریتر لە ڕووی چاچی و خراپیەوە لە ڕووی جوانی و ناشرینیەوە لە ڕووی پێگە و مرکزی کۆمەڵایەتیەوە خۆی یەکێک لەو گرفتانی کە ئەمڕۆ هەیە ئەوەیە کە زۆر جار ئینسانەکان پێوەری خراپ پێوەری ناشی پێوەری نامۆزوعی و پێوەری حاشا لە ڕووی حزور پێوەری سەخیفیان هەیە پێوەری با بڵێن ناعلمی و زانستیان هەیە بۆ پێوانی ئەوانی تر جایەکێک لەو شتانەی کە ئیدامە بە مەسەلەی باڵێنیا بە عفۆن ئەبێت بە ئاساس بۆ دروستبوونی ئەو پێوەرانە طبعاً پێوەر ئێمە زۆر حسابی لەسەر ناکەین بەڵام پێوەری ئەوەی کە نۆرم و معایری پێوتێت چێ معیاری شخصی و چ معیاری کۆمەڵایەتی بۆ پێوانی ئەوانی تر لە هەموو کۆمەڵگەکانە زۆر مهمن مەسەلەی لە خۆبایی بوون یەکێک لە گرفت و کێشەکانی لە خۆبایی بوونەوەیە کە ئەو پێوەرانە تێکات یعنی پێوەری علمی لای تۆ ناهێڵێتەوە یعنی بۆ نمونە ئەوەی کە ممکن نییە ئەو کەسە تەنها لەو منطلقەوە سەیری ئینسانەکات ئەبێت ئینسانەکان زیرەک بن ئەبێ ئینسانەکان جوان بن ئەبێ ئینسانەکان ئەمە طبعاً لە تاریخی بەشەر ئینسانی بەرەو هەڵە بردووە مەسەڵەن هیچ وڵاتۆنمان هەیە باوەڕی بۆ هەیە کە لەسەر ئەساسی پێوەری ناعلمی و نازانسی باوەڕی بۆ هەیە ئەوانەی کە کەسانی مشەوە هەنەوانی کە کەسانی کەمەندا من نابێت لە کۆمەلگای وجودی بمێنێ مە طبعاً لای نازیەکانیش لە ئاخیرا هەبووە لە زۆر کۆمەلگایە باوەڕ بۆ هەبووە بۆ هەر تیۆر هەیە تیۆری علمی هەیە باوەڕی بۆ هەیە کە ئینسانەکان ئەبێ ئینسانی ڕاقیبن بە معنای کەلمە لە ڕووی جسم و جەسەیەوە هیچ کێشەیەکیان نەبێت لەبەرەوە ئەم پێوەرە زۆر جار لەوەیەت ینی لەوەیەت کە ئینسان سەرەتا غروری هەیە بەهۆی ئەوەی کە ئەبێت بە هەموو مرۆڤەکانی تر بچنە چوارچێوەی ئەو پێوەرەی منەوە ئەساسی ئەم پێوەرانە جاری وایە غرور تێکیانە ینی غرور تێژیانەشێنێ غرور پێوەرە ڕێبەوە نایەت تۆ قبولکەی لە مقابلی ئینسانێکی دەوڵەمەە ئەکرێ هەژاری شەبێت و ئەکرێت ئەم سەرزە تەنها جێی دەوڵەمەەکانی دیابێت تۆ یا بە پێچوانەوە دەستخۆش کۆتا پرسیارم کاتمان هیچ نەماوە کەسی لە خۆبایی ئەتوانێت چارەسەری خۆی بکە یاخوی چارەسەرێک هەیە بۆ کەسی لە خۆبایی زۆر بە کورتی زۆر بە کورتی تاوان کەسی لە خۆبایی بڵێ هەر لە ئاسا بوون منە تاوان من پێشتر جوازامم لەگەڵ جەناب تا باسکێ لە خۆبایی بوون ئاساسەکەی لە هەرزەکاریەوە دەست باشە ئەساسی لە خۆبایی بوون تقریبا طبعا هیچ مناڵیش شتێک لە خۆبایی بوون بەزەوەی مناڵ سابت نییە ئەساسی لە خۆبایی بوون لە هەرزەکاریەوە دەست پێکاتوە ئینسان زۆر جار هەر خۆی بە حکمی ئەوەی کە عقلی لە شوێنێکەوە لە دو هەرزەکاری ئەچێتە شوێنێتر لە قۆناغێکەوە ئەچێتە قۆناغێکە قۆناغی پێگەشتنی پێوتری ئەم پێگەشتنی عقلیە جاری وایە ئەبێتە سەبەب و هۆکار بۆ ئەوی ئەو کەسەواز لە غرور و لە خۆبایی بوون بێنێت جگە لەوە جاری وایە تێکەڵبوون بۆوانی ترەوەی کە جەنابەت باسی باشە ئینسانەی چێک لەو گرفتانی کە یا یەکێک لەو هۆکارانی کە لە خۆبایی بوون دروستەکەنەوە کە تێکەڵ بە کەسانی کە نابن بەڵام ئەم ئینسانانە کە تێکەڵ بە کەسانی کە بوون بۆیان دەرەکەوێت کە سیفەتێکی سلبیان هەیە بەرەبەرە یانەوێت لێ بکشێنەوە دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر قادر حسێن کە بەڕێز یامسپۆری دەرونین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بەڵێ خۆشەویستان ئێستاش چینە لای پەیامنێرمان شاخەوان عەبدوڵڵا کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بۆمانە دوێ لەسەر دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و لە هەمان کاتدا دەستپێکردنی خولی دووەمی تاقیکردنەوەکان شاخەوان سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لای تۆ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بەیانیتان باش سنوور دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی تاقیکردنەوەی ئەزمونە گشتیەکانە لە هەرێمی کوردستان و ئەمڕۆژ لە شاری سلێمانی خولی دووەمی ئەزمونە گشتیەکان لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە بۆ زانیاری زیاتر و پێویست بەم بابەتە دەچینە لای مامۆستا بەکرد دیارە ئەم ئەزمونەی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت یەکێکە لەو ئەزمونانەی کە لە پەروەردەی شاری سلێمانیدا بەڕێوە دەچێت لە ژێر پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و هاوکات پێش وەخت لێرە خوێندنگاکان لەلایەن تیمی پاکشکەرەوە و تاقیمەوە تاقیم کراوە بۆ ئەوەی کە هەر میکرۆبێ هەر ڤایرۆسێ لە نێو خوێندنگاکانە هەبوو بێت چارەسەر کرابێ یاخود پاکش کرابێتەوە ئێمە بۆ زانیاری زیاتر دەچینە لای مامۆستا ڕزگار سڵاو لێبێ ئەم کاتەوە باش سەبارەت بە ئەم ئەزمونەی تاقیکردنەوە وەزارەکان کە لە ئێستادا دەستی پێکردو خولی دووەمە لە ئێستادا چۆن بەڕێوە دەچێت سپاسانەکەم بەنای خۆم و بەناوی سەرجەم بەڕێبەرەکانی هۆڵەکانەوە سپاسی وەزارەتی پەروەردە و سپاسی بەڕێوەتی گشتی سلێمانی و بەڕێوەتی پەروەردەی ڕۆژاواکەم کەوە
توانێتی کە خۆلی یەکەم بە سەرکەوتوانە ئەنجاوە خۆلی دووەمیش ئەمڕۆ یەکەم ڕۆژی خۆلی دووەمە هەر ئیشاڵڵا بە سەرکەوتوانە ئەنجام بدرێت و تاقیکردنەوەکانی سوپاسی وەزارەتی تەندروستی ژەکەمەوە بەڕێبەرەتی تەندروستی سلێمانی ژەکەم کەوا هۆڵەکانی بە تەواوەتی پاکش کردوێتەوانێ کە لەم نەخۆشی کۆرۆنایەوە هەموو پێداویستەکانی بۆ خوێندکارەکان و بۆ مامۆسایان و بۆ بەڕێبەرەکانی دابین کردووە. بەڵێ لەبەر ئەوەی خوێندکارەکان کەوا بە شێوەیەکی تەندروست بێ لە هۆڵەکان نابن و ئێمە ڕێنمایەکانی تەندروستی هەمی جێبەجێەکەین مەودای خوێندکار لەگەڵ خوێندکارێکی کەیە 2 مەترمان داناوە لەبەر ئەوەی کە هۆڵەکان زیاتر هۆڵەکانیان بڵاو کردێتوانێ بۆ ئەوەی ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەین ئێمەش. مامۆستا سەبارەت بەو خوێندنان ئەو خوێندکارانەی کە لە ئێستادا نەیانتوانیوە لە خولی دووەمشا بەشداری بکەن بەهۆی ئەوەی کە ڤایرۆس تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببوون لە ئێستادا ئەگەر لە حەڵەکاتێک کە توانرابێت لیژنەی پزیشکی پشڕاستی کردبێتەوە کامان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەمانە لە حاڵەتە چی بکەن چۆن تەعویزیان دەدرێتەوەیان چۆن تاقیکردنەوەکانیان بۆ ئەنجام دەدرێت. وەزارەتی پەروەردە پلانی وەشی داناوەکەوا خولی سێمی داناوە بە مەرجێک ئەو خوێندکارێکەوە راپۆرتێکی پزیشکی پڕاستکردنەوەی پزیشکی یاخود بەڕێبەری تەندروستی ئەو شاری پێبێ یاخو هەر شوێنێکی پێبێکەوە پڕاستکرد ئەو خوێندکارە تووشی کۆرۆنا بێ خولی سێمیان بۆ داناوە لە کات و ساتی خۆیان هەر پێش دەستپێکردنی خوێندن خولی سێمیش دەست پێ دەکات. زۆر سپاس بۆ ڕزگار بایز بەڕێوەبەری خوێندنگای بنەڕەتی لێرە برایەتی لێرە ئامادە بوو. سپاس بۆ زانێرەکانی دیارە ئەزمونە گشتیەکانی تاقیکردنەوە وەزارەکان لێرە بەردەوامی هەیە و لەژێر ڕێنمایە تەندروستی و ڕێکارە تەندروستیەکان بەڕێوە دەچێت. سەبارەت بە ساڵی نوێی خوێندنش وەکو لازاری بەڕێوەبەری ڕۆژاوای سلێمانیەوە ڕاگەیەنرات بڕیارە وەکو هەموو ساڵێکی تر لە 21 نۆدا خوێندنگاکان بەڕووی خوێندکارانە بکرێتەوە. بەڵام ئەم بڕیارە تا ئێستا بۆ ساڵانی تر پەیڕەوکراوە بەڵام بۆ ئەم ساڵی کە یەتە پێشمان بەر ئایا لە هەمان کات و وەختا خوێندنگاکان ئەکرێتەوە یاخود بە چەند ڕێکارێکی تەندروستی و ورتر دەکرێت یاخود بۆ چەند هەفتەیە دوا دەکرێت و دوایی بە پێی ڕێنمایە تەندروستیەکان و بە پێی ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند ڕێکارێکی ورتر و بابەتیانەتر دەکرێتەوە. سپاس بۆ پەیامنێرمان شاخەوان عەبدوڵڵا کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی کە بۆمان دوا لەسەر دەستپێکردنەوەی یاخۆی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و لە هەمان کاتدا دەستپێکردنی تاقیکردنەوەکان خولی دووەمی تاقیکردنەوەکانی قۆناغی 12. ڤایرۆسی کۆڕۆنا چۆن دەگوازرێتەوە هەروەها چۆن خۆمانی لێ بپارێزین.
کۆڤید-19 نەخۆشیەکی پەتاییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێی ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توشبوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت. دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن. دڵۆپەکان کێشیان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا، تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن. بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەککەوتنی نزیکە. تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە. بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە، بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو. دەستەکان بەرکەوتیان لەگەڵ ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆڕۆنا. بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان، لووت، دەم. لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە. لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە. بە نوشتاندنەوەی ئانیشک یاخود بەکارهێنانی کلێنکس. ئەگەر کلێنکسێک بەکارهێنرا دەست بەجێ فڕێدا تەنەکەی خاشاکێکی داخراوە. باشترین ڕێگا بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بریتیە لە دەستەکانت پاک بکەیتەوە بە لەخشاندنی ئەلکۆهۆل یاخود ئاو و سابوون. ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر دەستت بوو ئەوە لە ناوی دەبات. تەندروست بمێنەوە و ڕێگر بە لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. بەڵێ ئازیزان لەم تەوەری پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین. ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر گرفت و نەخۆشی باوەکانی ناو مناڵان، بە تایبەت باز لە پەتای سکچوون و ڕشانەوە دەکەین کە بێگومان ساڵانە لە وەرزی هاویندا و لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا پەتای سکچوون و ڕشانەوە بە شێوەیەکی گشتی لە ناو هاوڵاتیانە بڵاو دەبێتەوە بە گەورە و بە مناڵەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ زیاتر جەخت لەسەر مناڵان دەکەین و بزانین هۆکارەکانی بڵاوبوونەوەی ئەم پەتای یاخود هۆکارەکانی سکچوون و ڕشانەوە لە ناو مناڵاندا و بە تایبەت لە وەرزی هاویندا بۆچی دەگەڕێتەوە و لە هەمان کاتدا باز لە چارەسەرەکانیشی دەکەین. لە هەمان کاتدا باز دەوەش دەکەین کە ڕێنمایی و شێوازەکانی خۆپاراستن کە پێویستە دایکان و باوکان بیگرنە بەر بۆی کە مناڵەکانیان سەلامەت بن و پارێزراو بن چی دەبێت. بۆ مەبەستە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری د.لوئەی محەمەدمان کردو کە بەڕێز یامسپۆری نەخۆشیەکانی مناڵان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان ئامادەیە. دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ماوەی 10 ڕۆژ دەبێت لە شاری سلێمانی پەتایەکی سکچوون و ڕشانەوە لە ناو مناڵاندا بە تایبەتی بەربڵاوە. ئایا ئەم پەتای سکچوون و ڕشانەوەی لە شاری هەولێریشدا بەربڵاوە و لەبەر چی ئەم پەتایە لە وەرزی هاویندا زیاتر بەربڵاو دەبێت لە ناو مناڵاندا؟ بەیانی باش بینارە بە ڕێزەکان. وەکو ئەزان کە گۆڕانکاری کەشوهەوا دەبێت و وەکو ئەم وەرزەیان وەرزی پاییزیش کە گۆڕانکاری کەشوهەوا دەبێت پلەی گەرمیەکان بەرز دەبێتەوە، کۆمەڵی گرفت بۆ منداڵەکان دروست دەکات. یەکێ لەو گرفتانە کە تووشی سکچوون و ڕشانەوە بن، هۆکردنی سیەکان، تووشی سوتانی پێست و شتیا دەبن. بەڵام لەم وەرزەیە بە تایبەت تووشی سکچوون و ڕشانەوە بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات لە منداڵانە. ئەوانیش هۆکاری یەکەمیان کە بەرزبوونەوەی یا گۆڕانکاری پلەی گەرما، تووشی مناڵەکان تووشی گرفتێ دەکات کە تووشی سکچوون و ڕشانەوە. سکچوون و ڕشانەوەکەش بەڕاستی ئەتوانین دابەشی کەین بەسەر 3 بەشە کە ئەی و بی و سی. هێماکانی دەگۆڕێتن لە ئەیەوە بۆ بی و بۆ سیەکانیش، یعنی لە ئاسانەوە بۆ قورسیەکەی دەچێتن. ئەیبینی ئەیەکەیان شێوازێکی کەمی دەبێ، بەیبینی بەستی نییە بێتن، سکچوونێکی کەم دەبێ. بەڵام لە بیەکە قورستر دەبێت، مناڵەکە ناڕەحەتتر دەبێت، تای لێدێ، خەوی نامێنێتن.
پیسەکەی زیاد دەکات میزی کەم دەکاتەوە شیر خواردنی نامێنێ تای لێدێ لە شێوازی سیەکەیان قورستر دەبێت کە مناڵەکە زیاتر ناڕەحەت دەبێت شیر خواردنی نامێنێ بە یەکجار تووشی ڕشانەوە بێت وشکبوون تووشێ بێت کە ئەو وشکبوونش ئەبێتە جاروایە هۆکاری مردنی مناڵەکە گە فریای نەکەوی. بەڵێ دکتۆر ئەو وشکبوونەی کە بەڕێست ئاماژەت پێکرد ئەکرێت نیشانێکی دیاریکراو هەبێت لە مناڵەکەیە کەمە ئاماژە بکە بۆی کە ئەم مناڵە وشک بۆتەوە بۆی کە دایکان و باوکان هۆشیار بن بەرامبەر بەوەی کە کاتێک نیشانەیەک لەو نیشانانیان لە مناڵەکانە بینی زوو بیگەێنە نەخۆشخانە؟ بەڵێ وەکو ئاماژم پێەیە ئەی و بیوسیەکەیان ئەو هێمانە لە سیش ئەبێت بەڵام سی بە قورسترە بێ بە شێوەیەکی سەخۆ ئەیبینی مناڵەکە گێژبوونی گێژە بێتن توانای شیر خواردنی نامێنێ. دکتۆر مەبەستم نیشانەی وشکبوونەوەیە مەبەستمەوەی وشکبوونەوە لە مناڵە هیچ نیشانێکی هەیە؟ بەڵێ وەکو پێ یەکەم شتوی ئەبینی هۆشی تێکەچێ بەڵێ میزکردنی نامێنێت توانای شیر خواردنی بە یەک زاری نامێنێت بێت وەگە منداڵەکە گەورەتر بێتن هەراشتر بێتن توانای خواردن و شتیوای نامێن و جموجۆڵی ئەیبینی بە بەردەوامی لاوازە و پاڵکەوتووە چاوی ناتوانێت بکاتەوە. بەڵێ جگە لە هێمای دیکەشی هەیە وەکو واری ئاماژەم پێ لە ئەیوبیەکە. هەر یەک لەو نیشانانە دکتۆر پێویستە ئەکات بە زووترین کات بگەێنرێتە نەخۆشخانە یاخود هەندێک چارەسەری سەرەتایی هەیە کە لە ماڵەوە دایکان و باوکان بتوانن ئەنجامی بن بە تایبەت لە کاتی بەرزبوونەوەی تایە؟ بەڵێ لە ئەیەکەیان پێویست ناکاتن بیبە بلای پزیشکی یەکسەر ئەتوانێت ئەگەر تاکەی بەرز بێت شتێکی تایباتێ شووربێکی دابێ دێنە بێت و ئەگەر ئاو دەتوانێت شتی شلەمەنی زیاتر باتێ ئەوە نەباشترە بینی فەرقی نەکرد نەخێر ئەو کاتە دەیبەی بلای پزیشکێک. بەڵێ ئەم پەتایە دکتۆر ئەگوازرێتەوە لە نێوان منداڵێکەوە بۆ منداڵێکی تر چونکە لە ئێستادا ڕەنگە هەندێک لە دایکان و باوکان منداڵەکانیان ببەنە دایانگە ئەم نەخۆشی یاخود ئەم پەتایە ئەگوازرێتەوە لە نێوان منداڵێکەوە بۆ منداڵێکی تر؟ بەڵێ ئەم پەتایە هەمویان نا بەڵام بازە زۆرێکیە کە تووشی بازە ڤایرۆسی و میکرۆبێکەیە بەڵام دەگوازرێتەوە بۆ منداڵێکی کە جارە بۆ گەورەشکە خەریکی ئەو منداڵەیە پاکوخاوێنی ئایا لە دەنگە بێت لە ماڵەوە بێ اینجا دایما هەموو جارێ باسێکین لێن پاک و خاوێنی زۆر گرنگە بۆ ئەو کەسەی کە لەگەڵ ئەو منداڵەیە بۆی هەم خۆی توش نەبێتن یا منداڵێکی دیکە توش نەبێت. بەڵێ ئەو جۆرانی کە بەڕێستان ئاماژەت پێکەکەوتە ئەگوازرێتەوە زیاتر کام جۆریانێکە مەترسی ئەوەی هەیە کە ئەم پەتا یاخود ئەم نەخۆشیە بگوازرێتەوە لە مناڵێکەوە بۆ مناڵێکی تر؟ هیچ نیشانێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە ئاماژە بێ بۆی کە ئەم نەخۆشیە لەوانەیە کە ئەگوازرێتەوە؟ بەڵێ ئەو کەسەی وا تووشێ بێتن ئەویش تووشی هەر هەمان هێما دەبێتن کە لە منداڵی توش بووە وەکو پێم کۆمەڵێ ڤایرۆس میکرۆب هەیە بە تایبەتی هینی پێڵێن ڕۆتە ڤایرۆس یان بازە بەکتریایەکمان هەیە ئەوانیش هەر هەمان شێوە تووشی منداڵ گرێت. اینجا دیتە سەر هێماکانی هەر هەمان شێوە ئەبینی کە منداڵی توش بوو هەر هەمان هێمای دەبێت. بەڵێ باشە دکتۆر هەندێک جار مناڵان دەبینین لە پیسایەکانە خوێنی لەگەڵایە ئایا ئەم خوێنە بۆ کاتی پەتای سکچون و ڕشانەوە ئاساییە یاخود نە یاخود نیشانەیە بۆی کە ئەم مناڵە نەخۆشیێکی تری هەیە و بەو شێوەیە دەرکەوتووە؟ بەڵێ جار وایە ئەم سکچوونەکە گەر بێت و خێنی تێدا بێت ئەویش جۆرە بازە میکرۆبێکمان هەیە کە تووشی ئەو هۆکردنی ڕیخۆڵی دەکاتن بەڕاستی ئەویان زۆربیان لە هین دەگوازێتەوە ئەگەر بێت و شتی پیس و ناتەندروست بخۆن ئەگەر بێت و دوو هەوایەکی بقۆت بێت و ئەیبینیتن خوێن لە ناو پیسەکەی بێتە جار وایە گرفتی ڕیخۆڵی هەیە پێشتر کە وایشی لێ کاتن سکچوونەکە زیاتی کات.
بەڵێ باشە دکتۆر چارەسەر بۆ ئەم پەتای یاخود بۆ ئەم نەخۆشیە چی دەبێت بە تایبەت لە ناو مناڵانە چارەسەرەکان چین بۆ ئەو مناڵانی کە تووشی ئەم پەتایە بن؟ چارەسەرەکان زۆری لێە بازێکی ئەتوانێت لە ماڵەوە وەکو وتمانەگە بێت و شتێکی سوچی هەبێ منداڵەکە ئەتوانێت چارەسەری چکات بە شتی شلەمەنی چەند ئەتوانێت بیداتە مناڵەکان و بەرگری لە مناڵەکە کات لە تشکی خۆر و گەرمان ڕاستەوە خۆبی پارێزێتن شتی ناتەندروستی نەداتێ خۆ پارێزیەکان و چارەسەرەکانشینی ئەیەکە وەکو پێتم شتی شلەمەنیێتێ لە جۆری بیەکەیان ئەگە بینی مناڵەکە ڕشانەوە و سکچۆکەی زیادی کرد و زیاتر ناڕەحەتی کرد وەشتی شلەمەنێکە فەرقی نەکرد ئەو کاتە پێویستەکە بە چارەسەری پزیشکی ڕاستیەوە لە نەخۆشخانە دەبێت توانای دایک و باوکە دەردەچێتن لە جۆری سیەکان ئەوە بە تەکید دەبێتن ئە لە نەخۆشخانە بێت بگاتە ئەو ڕادەیانە. بەڵێ دەست خۆش دکتۆر لەبەرەوەی کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە پێم خۆشە باسێکیش لە ڤایرۆسی کۆرۆنا بکەین بە تایبەتی لە ناو مناڵانە کە قسەیەکی باو هەبوو دەوترات ڤایرۆسی کۆرۆنا مناڵان تووشی نابن ئەم قسەیە تا چەند ڕاستە ئایا مناڵان تووشی ڤایرۆسی کۆرۆنا نابن یاخود ئەگەر بیگرن دەڵێن بە سووکی دەیگرن ئەمە تا چەند دروستە؟ وەکو ئێستا زانین ئەم ڤایرۆسە کە بڵاوە لە جیهانە هەر هەمووی دوو پرسیار هەیە زۆر ئاراستەمان دەکرێتن کە بچکەن یەکەمیان ئایا منداڵ توش ئەبێ دووەمیان ئایا دەگوازرێتەوە بۆ یەکیچکە پرسیاری یەکەمیان بەڵێ منداڵ توش دەبێ بەڵام خۆشحاڵیەوە ئەو شتە باسەکەین تا ئێستا لە 10 ساڵ بە خوارەوە ئەو منداڵی توش دەبێتن یان بە شێوازێکی نادیار ینی ئەسمتۆماتیکی پێڵین هەر پێشەوەی دیار نییە یان بە شێوازێکیش ئەگەر پێوەی دیار بێ شتێکی زۆر سووک و پەتایەکی بەسیتە اینجا دێتە ئایا ئەگوازرێتەوە بۆ یەکیچکە بەڵێ توانێت دەبی بیگوازێتەوە بۆ یەکێچکە و تووشێ بێتن ینی منداڵەکە وەکو وای لێ دێتن بەس ئەویش لە ماوەیەکی دیاری کراوە چونکە ڤایرۆسەکە بەڕاستی تا ئێستا بەتەواوی نازان لە منداڵە بۆ بەو شێوەی نەکات ئایا منداڵەکە سیەکانی نەگەیوە بەرگری باشترە بەتوانایە نازانێت تا ئێستاکە بە تەواوی چۆرە بەڵێ دەیگوازێتەوە بۆ یەکیچکە و تووشیشی دەبێتن وەحتیمالە ئەو گەوریانە کە توش بێتن بە قورسی بیگرێتن بەڵام بە منداڵەکە هیچی پێوە دیار نییە. بەڵێ باشە دکتۆر پەتای سکچون و ڕشانەوە تا ڕادەیەک نیشانەکانی نزیکە لە ڤایرۆسی کۆرۆناوە چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەم دوو نەخۆشیەدا یاخود ئەکرێت نیشانەیە یاخود ئاماژەیەک هەبێ بۆ ئەوەی کە بناسرێتەوانەیە کە ئەمە پەتای سکچون و ڕشانەوەی و نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنانیە ڕەنگە دایکان و باوکان کاتێک کە مناڵەکانە تووشی سکچون و ڕشانەوە ببن و هەست بکەن کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن چۆن جیاوازی بکەن لە نێوان پەتا لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا؟ ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ هینی پەتاکان ینی بەڕاستی ڤایرۆسی کۆرۆنا هێماکانی ڕۆژ بە ڕۆژ ئەبینن شتی زیاتری لێ دەرەکەوێتن یەکێ لەو هێمانەی کە سکچون و ڕشانەوەیە بەڕاستی لە نێوانی پەتای شێتیادی هینی کۆرۆنایە فەرقێکی یعنی زۆر ئۆتۆیان نییە بینی یەکیە ینی وەکو پێشمە احتیمالە تووشی کۆرۆنا بێت و هینی بێت نەکات بە تەحلیلەکەیان. بەڵێ دەست خۆش دکتۆر لە کۆتاییە بەڕێستان هیچ شتێکتان ماوە تایبەت بە منداڵان و لەسەر پەتای سکچون و ڕشانەوە یاخود چ ڕێنمایەکتان هەیە بۆ دایکان و باوکان تا ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن بۆی کە مناڵەکانیان بە دوور بن لە توشبوون بە پەتای سکچون و ڕشانەوە؟ لەم وەرزەیە ینی تا توانیتان ڕاستەوخۆ لە تشکی خۆر و گەرما مناڵەکانتان بپارێزن شتی پیس و ناتەندروست مناڵەکان تا بتوانن دووری خەن لێنەوە شتی سەر شەقام و شۆستە و شتی ئەمانە بە هیچ جۆرێ نەیکڕن تا بتوانن شتی شلەمەنی و سەوزە و میوە و شتیای بۆ بەهێزکردنی منداڵەکانتان بیان بنێ بۆ خواردنیان جلی گونجاو لەم وەرزەدا بەتایبەتێک بێت و کوتن بێتن و بۆ خۆپاراستن و ڕەنگی کاڵیش بێتن بۆی ڕەنگی تۆق نەبێتن بۆی هەڵ نەبژێتن گەرما و شتیوە مناڵەکان پارێزن
دێنە سەر پاک و خاوێنی منداڵ ئەو کەسەی و ئاگای لە منداڵەکە بێتن دەبێت فێریانکەن پاک و خاوێنی بەتایبەتی لەم وەرزەیە کە بینی منداڵ دانیشتون لە ماڵەوە و زۆر دەرەچنە دەرەوە دەستکاری شتەکەن باشە بێت دەبێت خۆیان پارێزن لەم وەرزدا. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ دکتۆر لوئەی محەمەد کە بەڕێزیان سپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و بەشەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری کەرکووکۆ لەگەڵمان ئامادەبوون. بەڵێ خۆشیستان ئێستاشە چینە لای فیچەرێک لەسەر لێکردنەوەی ترشی سماق و ئامادەبوونی بۆ خواردن و یان بەکارهێنانی فەرموو پێکەوە با بینەری فیچەرەکە بین و دواتر لە تەوەری سێمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین. ئێرە گوندی فەقیانی سەر بە قەزای ڕۆندزە. بەرە بەیانێکی زوو بۆ شکاندنی سماق ترش مام حەسەن ناسراو بە مام زێدۆ ڕوو لە ڕەز و باخی خۆی دەکات. بەخوا لە بە وڵاغنینەوە وڵا سندوقی گەورە پێشی بەخۆ 25 کیلۆ دەرێتەوە بە تاقەداغ بەدەستی ئەوانەی لێستا هەمووی وە سندوقم نزام 7 کیلۆنە بە قورعان پارێکە بە 2000 بوو بە 2000 نەفرۆش بۆ نزامەوە سارداخۆ مامزێدۆ بۆ ماوەیەکی زۆر بەو کارەوە خەریکە و بەشێکی بژێوی ژیانی بە سماق شکاندن بەڕێوە دەبات. لەبەر خراپی ڕێگاوبان ئاستەنجیان بۆ دروست دەبێت لە کاتی گواستنەوەی بەروبوومەکانیان. پرسیار دەکەین بۆ دەڵێن سماق شکاندن. شکانەوەی سماقە و هەبەچەخۆشی دەیهێنی لە بەشی بنەوەی بڕکەکەی ڕایگری سێ-چوار گەڵای لەگە دەینەوە بیسارەچکە لەو زێی بە شێوەشی بەربڵاوتر ئەو سماقە گەشەیەکە. خزمەتکردنی سماق دائیمەن پایزان بە درەنگەوە ئەگەربێی و ئەو سماقە ئەوەی کە وشک بوویان ئەوەی کە زۆر بەرز بۆ مرۆڤ دەستی ناگاتێ بە ئاسانی ئەیان بڕی و ئەو سماقە دەست بە نوێبوونەوەیەکە. بەهارانیش ئەو سماقەکە بشێردرێ سماقەکەی جوانترە بیت و ڕەنجی سۆرە بیت و سماق سارانە لە کۆتایی مانجی هەشتانی کە گەرم بوو دوای ئەوەی گەلاوێژ هەرات سماق وردە وردە دەست بە پێگەیشتنەکە بجێ بەجێشە گۆڕێ لێرە تەقریبەن لە دوای مانجی هەشتا پێگا سارانە مەکۆ بین و هەمومان پێکەوە ینی ئافرەتەکان و پیاوەکان بێکەوە دەین سماقێشتینین ئەلێرە و پەرچەکەین کە پەلکن کرای بینەوە مارێ لەوێن دەراش ئەوەیەکەین دایەکوتن و جوان لە سەبانی ڕایەکەنە تا سۆرە بیت و دوایش بەرهەمەکەی بینە بازاڕی لەوێ ساغیەکەین. شکاندنی سماق لە بەشی خوارێ ئەوە ئەلێرێ ڕاڕێک گرەیەکی هەیە لەو گرێ ڕائەبڕی سێ-چوار گەڵای لەگە دەینی سارێککە لەو زەی دەست بە نوێبوونەوەیەکە ئەوە بەو شێوازەی نابی لەسەر ڕابی بڕی کە لەسەر ڕابڕیت قەوەت ناکا سارەچکە لە بەش خوارێ ڕای بڕی ئەوە بە جوانی ئاسانیشە. داری سماق جگەلەوەی بە شێوەیەکی سروشتی دەڕوێت لە هەمان کاتیش ئەو دارە بە ڕێگای جیاواز دەڕوێندرێت بە تایبەت لەو ناوچانەی گونجاون بۆ گەشە و بەرهەمی سماق. مانجی سێ ئەتینین مانجی سێ ئەتینین بەماوەی 3 ساڵ پێ ئەگا کەوتێتە پێش سماقەکەش باش 3 ساڵ ئەوەیەدا ئەو بەرەیەدا ئەو بەرزکەلێن کردو و هەرین گوشتی ئەبیتە دوو بەش بەشەکی هوردە بەشەکی خڕە دەی خڕ ئەبینێ بازاڕی ئەیفرۆشی بە مەقەسێ بەداستێتین هیچکەر و قەدەرکی خراپی هەمووی لەکەین و خاوی دەکەین و ناوی لە ئەبین وەلا وشتی پێخڕەبی سماق پێخڕەبی وشتی پێ گەوراوی خاوی نەکەین ئەو بەرەی جوان نابی زاراش ئیوانە چ ئەشکان و دەکن دەکرد لەولا غاننا
هەر ولاقی تا فەردە لێ ئەنان و بڕۆ لۆ ئاکۆدا لێ ئاکۆ خێڕی بخوا نەدا بە هەرەوەزی بوو هەنەزای هۆ شخصی و بە زۆری قەدیم بە هەرەوەزەوی بە زۆری بەس ئێستا و سەردەمەی نا ئەو سەردەمەی بە زۆری خەڵک هەر بەخۆی ئەشتێنی و دامەردینی بەڵێ وەڵا نیوڕۆ ساحێبێ بەختی تەچ عازە کرد یان کەسی لە عادەدا یان هەمیش کەسی لە عادەدا ئەوە خوانەکە عازە کرد لۆ نیوڕانەی و لۆ خەڵکی ئەڵانەوەی وشی هوردا وشی هەندی بە هێنایە هوردا ئەگەوە دەبی ئەوە پاییزێ بیبڕم دێرەدا بیبڕم لۆ سارە چکە وشی گەورە بن هەندە لێدێ چێ هێ لێدێ هاوە هێ وشی تەندا لۆ پێرن شکاندن ئەگە باسێکی شکاندنەکە لۆ بکەی بە عەمەلی شکاندن لەوە لێکە وشتی یوت لێکە ئەشتێ بەسەکە هەر ئەوەی بینی بێقەوەتێ بی لۆ سارە پاش دەبی ئەو دەبی پەلکی دەگە بێ ها ئەو پەلکەی دەگە بێت دوو پەلێ ئەوە بی لە قەوەت نەکەوی کچان و ژنان لە کاتی شکاندنی سماق شان بەشانی پیاوان کاری شکاندنی سماق و لێکردنەوەی ئەو پاشماوانەی کە بە سماقەکەوە ماوە لێ دەکەنەوە و ئامادەی دەکەن بۆ ڕاکردنی لەسەر بان بۆ ماوەی 1 هەفتە تا ڕەنگی سوور دەبێت و وشک دەبێت ئەو کات بۆ بازاڕ دەنێردرێت بۆ ساختکردنەوەی ئەمە شوچی پیاوەکان شانبەشانیوان دەگەروان پێکەوە سماقەکەیشکینین مەسەلەن هەموو ڕۆژێ سبەینان زوو هەرستین لە خەوێ دەوری سەعات چاری دوای مەلابانگدانێ هێشتا تاریکە ڕۆژ هەر نهاتیە دێنە ناو سماقەی ئێجا بەگشتی هەندێک جار ئەشچینین بەس ژنەکان بەگشتی پەلکی لێکەنەوە ئیشیمە زیاتر پەلک لێکردنەوەیە پیاوەکان وچی سماقەکەیشکینن ئەمە لێرە چاوەڕێی سماقەکەیکەین و پەلکەکەی لێکەینەوە ئێجا فەرقیشی هەیە هەندێک وشی هەنە گەورەنا هەندێکش هەنە گچکەنا لۆمە زەحمەتە گە وشیەکە گچکە بن مەسەلەن هەندێک وشی هەنە سماقەکە زۆر گچکەیە وچی ئەوەی زۆر پەیوەماندیە بین بەس ئەگە وشیەکە گەورە بی ئیشەکە ئاسانترە و خۆشترە و دووچی تاو هەردێ وەختی ڕۆژ هەڵاتنێ دەوری سەعات نۆی ئەمە لێرە وردە وردە ئاگریەکەینەوە وەختی قاوەڵتی دادێ نانەکی باش حازرەکەین پیاوەکان دێنەوە لێرە ئیسراحەتەکەن هەموو شتیشی لێیە هەموو شتی خۆ دێنین ڕۆژانە بە هەرەوەزی زۆر چیژ لێرە ئیشەکەین ئێجەنانێکی خۆش حازرەکەین و پاش ناخواردنە دیسا گەڕێنەوە سەر ئیشی دوای ئەوەی چی سماقەکەش تەواو بوو لێرە پەلکەکەمان هەموو لێ کردۆ ئەیبینەوە مارێ لەسەر بانی دایە کوتین سەرتا وەبی ئەو دارکەی پێوە نەمینێ دوای داکوتینێ لەسەر بانی لەبەر تاوێ لێ گەڕین هەتا هیشکەبی وچی هیشک بوو ڕەنگەکەیەگری لەبەر تاوێ هەتا بە تەواوەتی جوانەبی سماقەکە دوای داکو ئەون سماقەکەی جوان دەناو فەرداکەن و لۆ پیاوەکان حازرەکەن ئەویشە بەنە شاری و بە بازاڕێکەن دوایش وچی نانی بەیانی خورا نانی سبەینە خورا پیاوەکانە چنۆ سەر ئیشی وشی ئیشەکان تەواو کرد تقریبا نزیکە بیتۆ لە نانی نیوڕانێ ساعت 11:30 11:40 تقریبا دەست لەسەر ئیشی هەرەگرن ئەمەش لێرە وچی چیژەکان خواردنەکی سوک حازرەکەین نزەش لە ساوەر بی تەماتە و ڕوون بی شتەکی سوک حازرەکەین لەسەر ئاگری نانەکەی جوانە خۆین دوایش چایەکی حازرەکەین و دوای ناخواردنەکەی و چاخواردنەوەکەی پیاوەکانە چنۆ سەر ئیشی و دیسا ڕۆژەکە بەردەوام بی ئیشەکەی دووباراکەینەوە بەرهەمی سماق ترش بە دوو جۆر دەچێندرێت بە شێوەی شتڵ و بە شێوەی تۆ لە ماوەی 3 ساڵ گەورە دەبێت و بەرهەمی دەبێت سماق تامێکی ترشی تایبەتی هەیە لە ئامادەکردنی زەڵاتە و چەندین خواردنی جۆراوجۆر بەکاردەهێنرێت و خواستی زۆری لەسەرا لە هەندێک شوێنیش وەک جیادەرمانی سروشتی بۆ چارەسەری نەخۆشی بەکاردەهێنرێت
بەڵێ عزیزان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر یاری تێنس بێگومان یاری تێنس مێژوویەکی دێرینی هەیە کا مێژووەکە گەڕێتەوە بۆ سەدەکانی 16 و بۆ سەدەکانی 7 بەڵام ئەمە لە سەرەتا لە وڵاتی فەڕەنسادا هاتە کایەوانێ بەڵام لە ساڵی 1970 بەدواوە لە وڵاتی بەریتانیا زیاتر گرنگی بەم یاریە درا یاخود پێشکەوتنی زیاتری بەخۆیەوە بینین. یاری تێنس دوو جۆری هەیە تێنسی سەرزەویمان هەیە و لە هەمان کاتدا تێنسی سەرمێزیش یاخود بە تۆپی سەرمێزیش ناسراوە ناوەزانستەکەی تۆپی سەرمێزە ناسراوە ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆمادا زیاتر باس لە تۆپی سەرمێز یاخود تێنسی سەرمێز دەکەین کە ئەم تێنسا یاخود ئەم یاریە سەرەتا لە ساڵی 1926دا یەکێتی نێودەوڵەتی بۆ ئەم یاریە دامەزراوە و لە ساڵی 1960دا لە عێراقدا یەکێتی ناوەندی تۆپی سەرمێز هاتەکایەوە. ئەمڕۆ لە پرۆگرامەکە جگەلەوەی کە بازە شێوازەکانی یاریکردنی تۆپی سەرمێز دەکەین لە هەمان کادا باز لە ئاستی یاریکردن یاخود یاری تێنسەکەین لەسەر ئاستی سلێمانی و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقدا بزانین یاری تۆپی سەرمێز لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بە تایبەتی لە چه ئاستێکدای و بەشداریکردنی کچان بۆ ئەم یاریە چۆنەوە لە چه ئاستێکدایە بۆ ئەمە بەستا ئەمڕۆ میوانداری شاخەوان جەمالمان کردە کە بەڕێزیان ڕاهێنەری تۆپی سەرمێزی ینی ئاشتی و هەڵبژاردەی عێراقن کاک شاخەوان سڵاو لێبێ و بەیانیت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک شاخەوان نزیکەی 4 مانگ بۆ 5 مانگ یەکەچێت چالاکیەکانتان سەرجەم چالاکیە وەرزشیەکان و بە وەرزشی یاخود بە یاری تێنسیشەوە ڕاگیراوە ئەم ڕاگررتنی چالاکیانە چه کاریگەریکی هەبووە لەسەر ئاستی یاریزانەکانتان سپاس بۆ کەناڵی ئاسمانی گەلی کورسان بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵم جارێکتر لێرە میوانە بین تەوان تۆپی سەرمێز یەکێکە لە وەرشانەی کە مێژوویەکی گەورە و پڕشنگداری هەیە لە شاری سلێمانی ئەم وەرشە هەر لە مێژەوە پڕبووە لە کادری باش و ڕاهێنەری باش و یاریزانی باش ئەمە وای کردووە دەسا و دەست و جیلا و جیل ئەم تۆپی سەرمێزە وردە هەر لەو ئاستە بەرزەیە بمێنێتەوە لە ڕابردوو هەم لە ئێستاشتا ئەگە سێری بکەین تۆپی سەرمێز لە شاری سلێمانیا شارێکی گەورە و گرنگ بۆ لەسەر ئاستی عێراقەکەی دیارە کاک شاخەوانە شاری سلێمانی بەڵێ تەمان ساڵی 1960 بەڕێز مامۆستا عومەر ئەحمەد کە خەڵکی شاری سلێمانیە کە بەڕێزیان خۆشبەختانە ئێستا لە ژیانە ماوە هیوای سەرکەوتن و تەمەندرێژی بۆ خوازین ئەو یەکەم کەس بووە کە تۆپی سەرمێزی هێناوەتە ناو شاری سلێمانی و ئەو یەکەم کەس بۆ تیپی کوڕان و کچانی لە یانی سلێمانی دروست کردووە مامۆستا عومەر ئەتوانین بڵێن بە باوکی تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و لە کوردستاندا دامەزرێت کە توانیویەتی لەو سەردەمەیە کە هەرچەنە بواری تۆپی سەرمێز لە ڕووی ڕەکتە و لە ڕووی مێزەوە زۆر پێشکەوتو نەبووە بەڵام ئەو توانیویەتی یەکەم کەس بێ کە تیپی کوڕان و کچان دروست بکات و ئاستیان زۆر باش بێ و ئەمە وای کردووە بناغەیەکی گەورە و گرنگ هەبێ لە شاری سلێمانیا ترجیل لە دوای جیلەوە هاتووە بەو شێوە تاکوی ئێستا ژەگەر باسی وەرشی تۆپی سەرمێزکەین لە شاری سلێمانیا لەسەر ئاستی پاڵاوانتەکان چ لە ئاستی کوردستان چ لە ئاستی عێراق یەکێک لە شارە گەورە و گرنگەکان کە حسابی تایبەتی بۆ کرێت ویانەکانی ئەم شارە پڕە لە یاریزانی باش پڕە لە ڕاهێنەری باش کە لە ڕیزی هەڵبژاردی عێراقا هەم لە ئاستە تەمەنیەکانیان هەم لە ئاستی پێشکەوتوانە چ لە کوڕان بێ چ لە کچان بێ دەرکەوتون و زۆربەی ئەو پاڵەوانتیانی چ لەسەر ئاستی یانەکانی عێراقەکرێت زۆر جار یانەکانی شاری سلێمانی پلەکانی پێشەوەیان بەدەستهێنا و یەکەم و دووەم و سێیەم بوون و نوێنەرایەتی عێراقیان کردووە لە پاڵەوانتی یانەکانی عەرەب لە وڵاتانی دەرەوە و بگرە زۆر جاریش توانیویانە لە پاڵەوانتیەکانی دەرەوە لەگەڵ وڵاتانی عەرەبی ئەنجامی زۆر باش و دەستکەوتی گەورە و گرنگ بەدەست بێنن ئەمە بەو شێوەیەکی گشتی شاری سلێمانی شارێکی تایبەتمەندە لە تۆپی سەرمێزدا. ئاستی یاریزانەکانتان چۆن وەڵامەکەم وەرنەگرت لە دوای ئەودا بڕانەوە ئاستی یاریزانەکانتان چۆنە لە ئێستەیە؟ تەبعاً خۆ دەزانێ ئەم نەخۆشیەکە هاو بڵێن بواری وەرزش بە گشتی هەمووی وەستاو بوو تقریبا نزیکەی 4 مانگ بوو وەرشی تۆپی سەرمێزیش یەکێک بوو لە وەرشانەی کە تاثیراتی خۆی هەبوو وەستانی یاریزانان لەو مەجاالە بۆ ماوەی 4 مانگ بە تایبەتی لە ئاستە تەمەنیەکاندا تاسیری زۆر بووەوە وەرشی تۆپی سەرمێز یەکێکە لەو وەرشانەی کە پێویستی بە تەرکیز و متاوەلەیەکی زۆر هەیە و بە تایبەتی لە مناڵانە کەوای لێ کرد بڵێن ئەو تەرکیزەی نەمێنێ ئەو متاوەلەی جارانی نەمێنێ و تاسیراتی زۆری هەبووە و ڕنگدانەوەیەکی گشتی هەبووە لەسەر یاریزانانی تۆپی سەرمێز بەڵام خۆشبەختانە لە دوای
ئەوەی کە ئەم نەخۆشیە وردە وردە تۆزێک کەمتر بووەتەوە ئێستا بڵین ماوەی مانگێکە سەرجەمیانەکانی هەم شاری سلێمانی و هەم کوردستانیش دەستیان بە مەشغوڵڕاهێنان کردوێتەوە چونکە بۆ پێی کە مانگێک لەمەوە پێش یەکێتی تۆپی سەرمێزی عێراق وەکو یەکەم یەکێتی لەسەر ئاستی هەموو عێراقا چالاکیەکانی خۆی دەست پێکاکاتەوە و بڕیارە سێینۆ کە ئەکاتە دوو بەیانی پێنجشەمە لە شاری سلێمانی پاڵاوانتی تۆپی سەرمێزی یانە نایبەکانی عێراق بۆ ئاستی پێشکەوتانی کوڕان بەڕێوە بچێت ئیتر ئامادەکاریەکی باش لەلایەن یانەکانەوە دەست پێ کردووە. کۆرۆنا یەکەم یەکێتیەکە پاڵوانێتی ئەنجامبات بەڵێ یەکێتی تۆپی سەرمێزی عێراق وەکو یەکەم یەکێتی ئەژمارەکرێت و یەکەم پاڵەوانتیشە لە دوای ئەم نەخۆشیەوە بۆ نمونە لە شاری سلێمانی کە میوانداری ئەکات بۆ پێی شاری سلێمانی لە ڕووی بواری تەندروستیەوە لە ڕووی ئەوەی کە نەخۆشیەکە تۆزێ کەمتر بووەتەوە شاری سلێمانی بە شارێکی باشتردانا کە چالاکیەکانی تۆپی سەرمێزی عێراق لە خۆی بگرێ. باشە کاک شاخەوان نەخۆشیەکە تا ئێستا کۆتایی نەهاتۆ بنبڕ نەبوو لە کاتی یاریکردنەکانی یاریزانانی لای بەڕێستان و لە کاتی ئەنجامدانی پاڵەوانێتەکەش کە بەڕێستان وتان سێ مانگ ئەنجام دەدرێت چ ڕێکاری و ڕێنماییەک جێبەجێ دەکرێت یاخود چۆن ئەتوانن یاریزانەکان خۆیان بپارێزن؟ طبعا خۆت زانی جیاواز لە ساڵانی پێشومان کە بواری تۆپی سەرمێز لە دوای ئەم نەخۆشیە دەستی پێکردەوە هەم لە ڕووی مەشق و ڕاهێنانەکان جیاوازێکی گەورەی بەسەر هاتووە من لەیانەکەی خۆم وەسێریەکەم بۆ نمونە ئێمە وەجبەیەکی زۆر یاریزانمان هەبوو نزیکەی سی یاریزانێکمان هەبووە ئەوە بوو لە مەشقەکان و ڕاهێنانەکانی ڕۆژانەمان کردومانە بە 4 بەشەوە ئێمە بۆی قەرەباڵقیەکی کەم لە هۆڵەکەیە دروست بکەین قەرەباڵقیە گەورەکە نەیەتەوە هەمووی بەیەکەوە بێتەوە جاران بڵین هەموو یاریزانەکانمان چ کوڕانیش بوو چ کچانیش بەیەکەوە هاتن مەشق و ڕاهێنانمان پێکردن بەڵام ئێستا ئاستە تەمەنیەکانمان جیا کردوێتەوە نزیکەی 8 یاریزان 10 یاریزان یاری بکەن لە ناو هۆڵەکە کە ئێمە هۆڵەکەمان هۆڵی تۆپی سەرمێزیانی ئاشتی هۆڵێکی گەورەیە کە ئێمە نزیکەی 9 مێزی تۆپی سەرمێزی تایە توانین 20 یاریزان بێ بەڵام ئێمە کەممان کردوێتەوە بۆ 10 یاریزان وەجبەکانمان دابەش کردووە وەڕێنماییشمان ناونەتێ لە کاتی مەشق و ڕاهێنان وەکو جاران نەبێت بۆ نمونە هەتا لە کاتی ئیستراحەتیشیانە کورسیەک 2 کورسی بینیان هەبێت ئەوە یاری تۆپی سەرمێز لە ڕووی لایەنی تەندروستیەکەشەوە یاریەکی سەلامەتە چونکە هیچ بەریەکەوتنیکی تیانە لەگەڵ یاریزانی بەرامبەرتا یا لەگەڵ ناوبژیوانانە چونکە مێزی تۆپی سەرمێز خۆ دەزانی یاریزانێک لەو بەریاریەکات یاریزانێک لەم بەلایانی کەمۆنیزیکەی 3 مەتر 4 مەتر دوورن لە یەکترەوە هەتا بینی مێزەکانیش مەترونیەک 2 مەتر ئەبێت و یاری تۆپی سەرمێز بۆ نمونە تایبەتمەندی خۆشیەیە بۆ نمونە هەموو یاریزانێکی تۆپی سەرمێز ڕەکتێکی تایبەتی خۆی هەیە ئەمەش لە ڕووی تەندروستیەوە زۆر گونجاوە نییە من یاریزانێک ڕەکتەی تایبەتی خۆی هەیە یعنی ئەوە هەر پێشووتری ژوایە و کە ئێستش کە ئەم نەخۆشیاتەوە زۆر باشە یعنی ئەوە نییە کە من ڕەکتەیەکی خۆم نەگەر بە هینەکەمان هەبێت بۆ نمونە تۆپەکە کاکەوێتە ئارز بۆ نمونە و بەکار ئەوە بینێکی تایە بەڵام ئەوەیە بۆ نمونە هەندی ڕێنمایش کە یەکێتی تۆپی سەرمێزی عێراق بۆ نمونە بڵاوی کردوێتەوە کە پێش پاڵەوانتێکە بۆ نمونە لە ڕووی لایەنی تەندروستیەوە بۆ نمونە ئەو تیپە بەشداربووەکان ئەبێ پشکنین بکەن بۆ نمونە یاریزانەکان و هەم ڕاهێنەرەکانیش بێ پشکنینی بکەن وەزاییدەن بۆ نمونە ڕێنمایی بڵاو کردوێتەوە لە بەرەوەی پاڵەوانتێکە بە شێوەی تیم بوو ئەو سای وایە پێش ئەم نەخۆشیە بۆ نمونە تیپەکە 5 یاریزان و هەتا ڕاهێنەرێک و مشتیفێک 7 کەس لە پەنای یەکادا ئەنیشتن بەڵام ئێستا بە پێی ئەو ڕێنمایانەی کە یەکێتی تۆپی سەرمێزی عێراق بڵاوی کردوێتەوە بۆ نمونە تەنها لە کاتی ئەنجامدانی یاریەکە یەک یاریزانە هێتە ناو یاریگاکەوە ناو هینەکە و ڕاهێنەرەکەش ئەوەستێت و پێویستە لە ڕووی دەمامکەوە کە ڕاهێنەر دەمامک بەکاربێنێت و کاتێک کە ئامۆژگاری یاریزانەکەشی ئەکات مەترێک دوور بێ لێەوەی کە ئەمە باشە لە ڕووی تەندروستیەوە ئەو قەرەباڵقی جارانە و تیپە بەشداربووەکانی کە ژیانە بەشداربووەکانی کەش بۆ نمونە کە یاریان نییە ئەوانیش شوێنیان بۆ داعینەیە کە جیا بکرێتەوە و خۆشبەختانە هۆڵی تۆپی سەرمێزیانی پێشمەرگەی سلێمانی یەکێکە لە هۆڵە گەورەکان هەم لەسەر ئاستی شاری سلێمانی هەم لەسەر ئاستی کوردستان و عێراقی کە نزیکەی 2500 کەس بەڵێ پاڵەوانتێکە لەوێ ئەکرێت لەبەرەوەی لە ڕووی لایەنی تەندروستیەوە ئامادەکاری کراوە و ڕێنمایی پێویست لەگەڵ بەرنامەی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق بڵاو کراوەتەوە کە پێویستە سەرجەمیانە بەشداربووەکان پابەت بن بەو ڕێنمایانە وە شتێکی کەش بۆ نمونە تەنها بەریەککەوتن لە کاتی پاڵەوانتیەکانە لە تۆپی سەرمێزدا ئەوە بوو بۆ نمونە پێشووتر بڵێن یاریزانان تەوقەیانە کردبەیەکەوە یاریزان تەوقەیەکرد لەگەڵ ناوبژیوانە و لە پاش دۆڕاندنی یا بردنەوەی
فەرز بوو لەسەری کە بچێتەوە لەگەڵ ڕاهێنەر و یاریزانانی تیپی بەرامبەر بکات ئێستا ئەمە نامێنێت بۆ نمونە توانێت بە شێوازێکتر لە دوورەوە بۆ نمونە سڵاوێکی بۆ بکات یا داوای لە برنێکی لێ بکات کە ئەمەش لە ڕووی لایەنی تەندروستیەوە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکرێت. بەڵێ باشە کاک شاخەوان و یانەی ئاشتی توانی و تانیاریزانەکان تا سەرخن بۆ هەڵبژاردەی عێراق. بەڵێ تۆپی سەرمێز لە یانەی وەرشی ئاشتیا یەکێکە لایەنە گەورە و گرنگەکان و حسابی تایبەتی بۆ دەکرێت و بووەتە ڕەمزی تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و لە کوردستان و عێراق چونکە زۆربەی ئاستە تەمەنیەکانمان هەیە چ لە کوڕان چ لە کچانە تاکەیانەی کە توانیمانە بەبێ ئەوەی پشت بە هیچ یاریزانێکی ئامادەکراو بەستین و پشتمان بە هیچ یاریزانێکی عەرەب نەکردووە وە گرێبەستمان لەگەڵ هیچ یاریزانێکی ئامادەکراو نەکردووە لە تیپەکانمان چ لە کوڕانە بێت چ لە کچانە بێ هەموو ئەو یاریزانانەی کە خۆمان پەروەردەمان کردوون بۆ نمونە لە مناڵیەوە گیانومانەتە ئاستێکی بەرز بەڵێ تۆپی سەرمێزی یانەی ئاشتی زۆربەی یاریزانەکانی لە ساڵانی ڕابردوو بە ئێستاشەوە لە ڕیزی هەڵبژاردی ئاستە تەمەنیەکانی عێراقا یاریەکەن ئێمە لە ئاستە تەمەنیەکانمانە بۆ نمونە لە کچانە زەهرا محەمەد یوسفمانە بوو کە ساڵی 2010 لە ڕیزی هەڵبژاردی بێچۆشێنانی عێراق یاری کرد و توانیان لەگەڵ هەڵبژاردی عێراقا پلەی دووەم بەدەستبێنن مەدالیای برۆنز بەدەستبێنن و بارینمان هەیە کە ئەویش لە ڕیزی هەڵبژاردی خونچەکانی عێراق یاریەکانمە لە کچانە بینەوە سەر کوڕانیش لە ڕابردووە دیاکۆ ئەسمانمان هەبوو ژیان نەوزادمان هەبوو ئارۆسەلاممانە بوو کە ئەمانە لە ڕیزی هەڵبژاردی ئاستە تەمەنیەکانی عێراق یاریان کردووە و ئەمانە دەستنیشانکردنی یاریزانان و هەتا ڕاهێنەریش بۆ نمونە لەسەر ئاستی کوردستان تاکە ڕاهێنەری کورد بوو کە دانران بە ڕاهێنەرایەتی هەڵبژاردی عێراق ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو دەستکەوت و ئەنجامانەی کە لە پاڵەنتەکانی ڕابردووە لە 10 ساڵی ڕابردووە توانیمانە لەسەر ئاستی شاری سلێمانی و لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق ئەنجامی باش و دەستکەوتی گەورە و گرنگ بەدەستبێنین ئێمە لە 2007 بۆ نمونە توانیمانە بە شێوەی تیم لەسەر ئاستی خۆنچەکان لەسەر ئاستی بێچۆشێران لەسەر ئاستی تازە بێگەشتوان پاڵەوانی یانەکانی کوردستان بین هاتینەوە لە ساڵی 2019 کە ئاخر چالاکی یەکێتی تۆپی سەرمێزی کوردستان بوو پێش ئەم نەخۆشیە جارێکتر توانیمان باڵادەستی خۆمان بەسەر یانەکانی شاری سلێمانی کوردستانیشە بنوێنین کە توانیمان جارێکتر پارێزگاری لە نازناوەکانی خۆمان بکەینەوە جارێکتر لە ئاستی خۆنچەکان و بێچۆشێران و تازە پێگەشتوان بە شێوەی تیم یەکەم بوون کاڵین بە شێوەی تیم ینی هەر تیمێک پێنج یاریزانی یاری ئەکات لەوە خۆشتر بۆ ئێمە لە دووهۆک بۆ یەکەم جار بوو تیپێکی کچانمان دروست کردووە کە کۆمەڵێک کچی ئەم شارن کە خۆمان فێرمان کردوون ئەلفوبێی تۆپی سەرمێز هەر تایبەت بەیانی ئاشتی توانیمان لەسەر ئاستی یانەکانی کوردستان پلەی یەکەم و دووەم و سێیەم لەسەر ئاستی پێشکەوتوانی کچانی یانەکانی کوردستانی لە یاریزانانی یانەی ئاشتی بن و بۆ یەکەم جاریش لە مێژووی تۆپی سەرمێزی یانەی ئاشتیە لە 29 2019 بە شێوەی تیم کچانی یانەی ئاشتی بوونە پاڵەوانی یانە نایبەکانی کوردستان کە ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو و تەمەنی ئەم کچانەگەل لە ڕووی تەمەنەوە سریانکەین لە نێوان 2005 و 2008 و 2002 2003 لە ڕووی تەمەنەوە زۆر بچووکن بەڵام ئاست و ئەنجامی زۆر باشە لەبەر ئەم ئەنجام و دەستکەوتانە کە لە یانەی ئاشتیە بەدەستهاتووە و یەکێتی تۆپی سەرمێزی عێراق ناچار بوو کە یاریزانانی یانەی وەرشی ئاشتی بۆ هەڵبژاردەی عێراق دەستنیشان کاک شاخەوان کەواتە بەشداریکردنی کچان لە یاری تۆپی سەرمێزدا لە ئاستێکی زۆر باشە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بە تایبەتی خۆی ئاستی تۆپی سەرمێزی کچان ئەگەر بەراوردی بکەین بە ئاستی کوڕان لە ڕووی تیپە بەشداربووەکانە بەداخەوە ژمارەیان کەمە ئێمە بۆ نمونێ ئێستا لە ناو شاری سلێمانیا تەنها دوویانە بەشی کچانی هەیە لە تۆپی سەرمێزدا ئەویش یانەی ئاشتی و یانەی وەرشی پێشمەرگەی سلێمانیە بەداخۆ یانەکانی کەمان نیمانە بەڵام لەسەر ئاستی کوردستان بۆ نمونە ئەگەر 15 تیپ لە کوڕانە بەشداری بکاتەوە ئەچە 4 تیپ 5 تیپ لە تیمەکانی کچانە بەشداری بکەن ژمارە یاریزانی کچ کەمترە ئەو کارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بۆ نمونە پێویستە یعنی بەرپرسانی تۆپی سەرمێز لە شارەکەیە بۆ نمونە یەکێتی تۆپی سەرمێزی شاری سلێمانی و یەکێتی تۆپی سەرمێزی کوردستان ڕۆڵی گەورە ئەبینێت ئەتوانێت یانەکان ئیجبار کار لە پەنای پاڵەوانتی تیپەکانی کوڕانە تیپی کچانیشیان هەبێت بۆ ئەوەی ئاستی کچانیش بۆ نمونە وردەوە دەبەرەوە پێشەوتێت لە ڕابردوودا شاری سلێمانی لە کچانیشە یاریزانی زۆر باشیە بۆ کە گەشتونەتە ڕیزی هەڵبژاردەی عێراق وەتوانیانە ئەنجامی زۆر باش بەدەستبێنن دەستکەوتی زۆر باش بەدەستبێنن بەداخەوە بەڵام دایمە ئەگەر بەراوردی تیپەکانی هەم کچان لەسەر ئاستی کوردستانیش و لەسەر ئاستی عێراقیش بەراوردی بە تیپەکانی کوڕان بکەین بۆ نمونە کەمترە ئەو کارەکەشی بۆ واگەڕێتەوە بۆ نمونە زۆربەی یانەکانی کە پشت بە یاریزانی ئامادەکراوە بەستن
ئەمە خاڵێکی باش نییە ینی ناچن مناڵێک بێنن لە سەرەتاوە خۆیان دروستی بکەن بەڵکو چاوەڕێیەکەن یاریزانێکی کچ یا یاریزانێکی کوڕ لە یانەیەکە پێ گەورە بێت و بەقەوت بێت و بچن بە پارەیەکی زۆر گرێبەستێکی لەگەڵا بەستن بێنە ناو یانەکەی خوانەوە ئێمە ئەم بیرۆکەیە لە ناو یانەی ئاشتیە هەم لەگەڵ دەستەی کارگەڕی یانەی وەرشی ئاشتی هەم لەگەڵ ئێمەش وەکو ڕاهێنەر پێچوانەی ئەمە کارمان کردووە ینی پشتمان بە هیچ یاریزانێکی ئامادەکراوە نەبەستەوە هەتا لە ڕووی ژمارەی تیپی یاریزانی کچەوە نزیکەی دەبۆ 12 یاریزانی کچمانەیە لە هەموو تەمەنەکانە ینی پاڵەوانتی وا هەبووە لەسەر ئاستی بۆ هەر تەمەنێک دەبۆ 12 کچیان بە هەمویانەوە ئەمە ژمارەیەکی زۆر بووە تا پاڵەوانتی هەبووە لەسەر یانەکانی شاری سلێمانی لەسەر ئاستی تازە پێگەشتوان باوەڕ کە دەکچ بەشدار بۆ هەر دەکچەکە لە یانی ئاشتی بووە کە بە شێوەی فەردی بووە کە ئێمە ئەمە بۆ ئێمە ئەم پاڵەوانێتی ئەم جارەکە ئەنجامەدرێت لەسەر ئاستی کوڕانە یاخود تێکەڵە ئەم پاڵەوانتیە یەکێتی تۆپی سەرمێز عێراق جارێت تەنها لەسەر ئاستی پێشکەوتوانی کوڕانەی کاتەوە و بڕیار وایە بۆ نمونە لە قۆناغی دووەمدا کچانیشی تێکەڵ بکات لەگەڵ کوڕانە بۆی نهایەتی دەوری عێراق بەڕێوە بچێت کە ئەو کاتە یەکەم و دووەم و سێیەمی هەم کوڕانیش و هەم کچان هەریانەیەک بەشداری ئەکات و بتوانێت پلەکانی پێشەوە بەدەست بێنێت نوێنەرایەتی عێراقەکات لە پاڵەوانتی یانەکانی عالەم لە دەرەوە وەڵای بەپێی ئەو هێنەی کە بڵاو کراوەتەوە شتێکی ڕسمی نیە لە ڕووی کتابێکی ڕسمی بەڵام ئەو دۆنگایانەی کە هەیە ئەڵێن بە حساب لە 25 نوێە ینی 15 ڕۆژ دوای ئەم پاڵەوانتیە قۆناغی دووەمیشی بەڕێوە ئەچێت کە بڕیار وایە تیمەکانی کچانیش لە قۆناغی دووەمدا یاریان لەگەڵا بکەن. باشە کاک شاخەوان ئەگەر باسێک لە وەرگرتنی منداڵان بکەین لە ناو فێرگەکەی لای بەڕێستان یاخود لە یانەی ئاشتی وەرگرتنی منداڵان بۆ یاریکردنی تۆپی سەرمێز مەرجەکان چییە بۆ منداڵانە؟ هیچ مەرجێکیان هەیە؟ بەڵێ وەرشی تۆپی سەرمێز وەکو وەرشێکی زۆر تایبەتمەندە زۆر کە هەموو مناڵێک بیدات حەزی لەم وەرشە نییە. خۆزانین مناڵ کە چاو بکاتەوە هەم لە کۆڵانەکەی خۆی هەم لە قوتابخانەکەی خۆی بۆ نمونە زیاتر ئاشنای بەیاری تۆپی پێ زیاتر حەزیان لەوەیە بە تایبەتی کوڕەکان بۆ نمونە لەبەرەوەی هەندێک تایبەتمەندی یاریزانی تێنس هەیە بۆ نمونە جیاوازە لە یاریەکانی کاو یەکێک لەو شتانەی پشوو درێژی ئەوێت یاریزانی تۆپی سەرمێز زۆر درەنگ دەرەکەوێت وە قۆناغەکانی فێربوونی بۆ نمونە لە هەر قۆناغێکە نزیکەی 3 ساڵ 4 ساڵ یاری ئەکات وەزایدەن مەرجەکانی وەرگرتنی یاریزانی تۆپی سەرمێز باشتر وایە ئەو مناڵە لە تەمەنێکی مناڵیەوە دەست پێ بکات باشترە بۆی هەموو قۆناغەکانی فێربوون تێپەڕێنێت تا بگاتە ئاستی پێشکەوتوان هەبووە بە پێچەوانەشەوە بۆ نمونە یاریزانی وا هەبوو بۆ نمونە تەمەنی گەورە بوون ئاستی خۆنچەشی نەبینەوە ئاستی تازە بێگەشتوانیشی بێچۆشێنانیشی نەبینەوە بەڵام سیرەکەی لە ماوەیەکی کەمدا لە ماوەی 2-3 ساڵدا دەرکەوتووە مەوهیبەی احتیابەوە بەهرێتیابەوە ئەو ئەمە یەکێک لە مەرجەکانی کەشی بۆ نمونە ئەو مناڵێکی نزیکەی تەمەنی 6 ساڵ بێ 7 ساڵ بێ گوێگرتنی هەبێت یعنی بتوانێت گوێ لە ڕاهێنەرەکە بگرێت بەڵێ لە 6 ساڵ بەرەوسەرەوە ئەتوانێت و لە ڕووی باڵاشەوە باڵایەکی باشیە بێتکەوە خۆ دەزانی لە مێزی تۆپی سەرمێز هەم بۆ گەورەش و هەم بۆ مناڵ هەری جیاوازی نیە هەر یەک مێزە ینی مناڵی وهەیە زۆر بچووکە بۆ نمونە دەستی ناگاتە لای مێزەکە بەڵام هەیە بۆ نمونە باڵای باشە بەرزە بۆ نمونە احتیادی باڵایەگاتە لای هینەکە. کاک شاخەوان کاتمان نەماوە ئەمەیە پرسیارە بکەم لەسەر پاڵەوانێتیەکە ئەم پاڵەوانێتی کە ئێستا لە کوردستانە ئەنجام دەدرێت یاخود بڵێم سەرۆکی یەکێتی تۆپی سەرمێز پێم وابێت کووردە تا ئێستش ئەو بوونی ئەو پۆستە لە ناو لە بەغدادا یاخود لە عێراقدا کە کووردە تا چەند هاوکار بۆ بۆی کە و پاڵەوانێتی بێنێتە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی زۆر بە کوردی. طبعا بەڕێز کاکە دەڕۆڤ کە سەرۆکایەتی یەکێتی تۆپی سەرمێزی عێراقەکە کە خەڵکی شاری سلێمانیە یەکێکە لە کەسایەتی دیارەکان لە تۆپی سەرمێز و وەرشی ساری سلێمانی بە تایبەتی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش کەسایەتیەکی ناسراوە نزیکەی نیو سەدابێ لە بواری تۆپی سەرمێزدا کاریگەری هەبووە طبعا بوونی ئەم سەرۆکە کووردە بۆ تۆپی سەرمێز لە عێراقدا ڕنگدانەوەی تایبەتمەندی خۆی هەیە بەسەر وەرشی شاری سلێمانی کوردستانە بەڵێ ئەگەر بە بەراورد بە ساڵانی ڕابردووە نزیکەی 4 ساڵ 5 ساڵ هیچ پاڵەوانتێک لە ناو هەرێمی کوردستانی شانەکراوە نەک لە شاری سلێمانی بەڵێ تاسیراتی هەبووە و لە ماوەی دەست بە
بەکاربوونیان بەرنامە و پرۆگرامی زۆر باشیە بوو کە بتوانێت لەسەر ئاستی عێراق و چالاکیەکانی دەست پێ بکات بەڵام ئەتر خۆزانین بۆ ئەم نەخۆشیەوە هەندێک بەرنامۆشتەکان تێکچووە بۆ بڕیاری وایە لە داهاتوە ئیشی باشکات بۆ بواری تۆپی سەرمێز. دەستەکانە خۆش بێ وای سەرکەوتنی زیاتر بۆ بەڕێستان و بۆ سەرجەم یاریزانە کوردەکان. زۆر سپاس بۆ شاخەوان جەمال کە بەڕێزیان ڕایەنەری تۆپی سەرمێزی ینی ئاشتی و هەڵبژاردەی عێراق سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. بەڵێ خۆشویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینەوە با کۆمەڵی بەرگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.